بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم هۆنیا بە هاوکاری هاوکارانم لە پەیام کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردن لە پرۆگرامی پەیامی ڕۆژ مێدەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بێنەوە و هەروەها پرۆگرامەکانیشمان جێگەی سوودگەیاندن بێوەی عەزیز و خۆشەویست بێت. بەڵێ سڵاوی خواتان لەبێ عەزیزان لە هەر شوێنێکەوە بینەرمانن خۆشحاڵین لە ڕۆژێکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵە بڕگە و بابەتی نوێەوە گەڕاینەتەوە لاتان هێوادارین بینەری سەرجەم بڕگە و بابەتەکان بن و بتوانن بە لەشێکی ساخ و تەندروستەوە سێرمان کەن هەر لەو بورگانی کە ئەمڕۆ بەمان ئامادەکردون لە تەوەری یەکەمدا باس لە گۆڕایاڵی منداڵ دەکەین بۆ دایک و باوک ڕەنگە زۆربەی پەروەردەکاران تەنانەت دایک و باوکانیش گرفتیان هەبێت سەبارەت بە منداڵ کە گۆڕایاڵیان ناکە ئاخۆ چی کارێک بکرێت بۆ ئەوەی کە منداڵ گوێڕایاڵی دایک و باوک بێ و بتوانین بە شێوازێکی دروست مامەڵەیان لەگەڵدا بکەین بۆ ئەوەی کە ئەو گرفتەمان توش نەبێتەوە کە زۆر جار گلەی دایک و باوکان لەو بارەوەیە کە بۆچی منداڵەکان هەمیشە پێچەوانەی بیر و بۆچوونەکانی ئەوان یاخود قسەکانی ئەوان هەڵسوکەوت دەکەن بۆی ئەمانجی پرسیارە و بەتایبەتیش لە دایک و باوکان گرنگی بەم بابەتە زۆر دەدرێت ئێمە لە تەوەری یەکەمدا زیاتر لەگەڵ میوانەکەمان داشی دەکەینەوە و کۆمەڵە پرسیار ئاڵوگۆڕ دەکەین. وەڵایزان یەکێک لەو بابەتانەی یان لەو زانستانەی کە گرنگی پێدەدرێت لە هەنێک شوێن فەرامۆشکراوە لە لای هەنێک کەسیش خۆشبەختانە زۆر زیاتر لە جاران بە گڕوتینی نوێ و وەروەها لە ژێر چاودێری و سایە و سێبەری کۆمەڵێک زانای گەورە زیاتر گرنگی پێدەدرێت ویش زانستە شەڕیەکانە. ناوەندی مەکتەبی زانانی کۆمەڵی دادگەری لە کۆتا چالاکی زانستی خۆیدا بڕوانامەی زانستی شەرعی بەخشیە کۆمەڵێک لە بەشداربووان کە ئێستاکە وەکو مامۆستا و بانخواست پێگەیشتووی دەستی کۆمەڵێک زانای پایەبەرزی نێو کۆمەلگای کوردین ئێمەش لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە باس لەوە دەکەین گرنگیدان بە زانستە شەرعیەکان بە تایبەت بۆ ئێستای کۆمەلگای کوردەواری ڕێژەی زیادبوونی بانخوازان وەروەها شارەزابوونی ڕێژەیەکی زۆر لە ڕێ هاوڵاتیان لە ڕێگەی ئەم بانخواز و وەروەها ئەم کەسانەی کەوا دەرچووی ئەم ناوەندە ئاینیانن چەندێک گرنگە چەندێک پێویستە وەروەها ئاوردانەوە لە زانستە شەرعیەکان گرنگی پێدانیان باس لەو بابەتە دەکەین وەکو یەکێک لە بابەتە گرنگەکانی ڕۆژ. بەڵێ تەوەری سێما بابەتێکی ترمان ئامادە کردووە کە ئەویش بابەتێکی یاساییە دەپرسین ئاخۆ چۆن هاوڵاتی دەتوانێت مافی خۆی داوا بکات لە ڕێگەی یاساوە بێگومان زۆر جار بۆ بەدەستهێنانی مافی خۆمان ڕەنگە پەنابەرینە بەردادگاکان و یاخۆت بەردەم ئەو پرسە یاساییانە بۆ ئەوەی کە حەقی خۆمان وەربگرین بۆیە دەپرسین ئاخۆ ئەگەر هاوڵاتی بوێ لە ڕێگەی یاساوە مافی خۆی بەدەست بهێنێت چۆنیە چۆن بتوانێت کە حەقەکانی خۆی بەدەست بهێنێت و چ ڕێکارێک بگرێت بەر ئەمە لە تەوەری سێمدا تاوتێ دەکەین و پێشەم شتێکی دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوە تەپان شوان من کاتم ئەمڕۆ جەوی سلێمانی خۆڵبارینێکی زۆر بوو بۆی بابێکەوە بینەری پێمەلا بێ لە باتیڵی پێشبینی کەشوهەوە و باران و تەرزە و بەفرە بێ بڵێن پێشبینی خۆڵبارین هەرچەند نازانم تا ئێستا زۆر بەکەمی لە نێو پێشبینیەکانی کەشوها هەیە بەڵام بەداخەوە ئیتر خۆڵبارینیش وەکو دیاردەیەکی زۆر با و دیاردەیەکی سروشتی یاخود کەشوهەوایی ژینگەیی لە کوردستان و ناوچەکە بەگشتی زیاد لە پێویست بووە کە ئەمەش تا ڕادەیەک جەوێکی ناخۆش وەروەها ژینگەیەکی نائارام لای هاوڵاتیان دروستەکە و مێدەکەین ئەم گرفتانە ئینشەڵا لە داهاتوو چارەسەر بکرێت. پێکەوە بینەری کەشوها دەبین.
کاتە سڵاوتان لێ بێزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمان ئامانەوێ بزانین گوێڕایەڵی منداڵ بەروەها نەوجەوان گەورە بۆ دایکان و باوکان یان پەیوەندیەکی دروستی نێوان مناڵ و دایک و باوک لە کۆتایە پەیوەندی دروستە دەبێتە هۆی ئاسوودەیی بۆ هەردوولا سەوباس لەسەرم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدولقادر ساڵح هەم مامۆستا و هەنگ بانخواز و هەم وەکو باوکێکیش مامۆستا زۆر بەخێر بن پێشوێ بچمە ناوەڕۆکی بابەتەکەەوە لەگەڵ مناڵەکانە بێنێ چۆنە الحەمدوللا زۆر باشخوا بەزیێ باشین هینمانە بێت تۆزێ ئاوا چونکە احتیکاکی ڕۆژانە هەیە جەرجەر دەمە بۆڵەوانەمانە بێ بەڵام زوو ڕێەکەوینەوەشتان ساغێتە من درێژ کاتە مامۆستا با لەوە بپرسین ئەگەر دایکانێک و باوکانێک دایک و باوکێک لەگەڵ مناڵەکانیان پەیوەندیەکی دروستیان هەبێ یان مناڵێک کە ئێستا ئەوەندە گەورە بوو بێ و تێل لە قسەکانی ئەمە تێبگایان بەلانی کەمەوە تەمەنیان کەسەر و 15 و 16 و تاوان بۆ دایک و باوک ببینە 50 ساڵی هێشتا هەر مناڵەکەی بەدەر لەو حاڵەتە ئارامی ئێمە دەستمانەکەوێت لە نێوان دوو پەیوەندێکی دروست بۆ باشەکانی چین کە پەیوەندێکی دروست هەبێیان هەوڵ بدەین پەیوەندێکی دروست لە نێوان مناڵ و دایک و باوکە هەبێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاس و دەستخۆشی بۆ جەنابتان یاخوا موفق بن سەرکەوتوو بن ان شاء الله بۆم دەرفەتەی ڕەخسانتان بۆ ئێمە دیارە خێزان بناغەی مجتەمەع و کۆمەڵگایە بۆ ئەوەی بناغەی مجتەمەع و کۆمەڵگا قایمتر و تونتر بێ پێویستی بە پەیوەندیەکی دروستەیە لە نێوان ئەندامانی خێزانەکە بۆ ئەوەی ئەو پەیوەندیە دروستەش دروست ببێ پێویستی بە پەروەردەیەکی دروستە بۆیە ئەرکی دایک و باوک قورسە و هەر باوک و دایکیش هەستەکە بە قورسێتی ئەو ئەرکەی کە لەسەر شانێتی مناڵەکان کەمتر هەستەکەن هەتا وەکو ئەوانیش هەستەکەن و ئەو خۆیانە بنە ساحێبی ماڵ و مناڵ ئەو کاتازانن دایک و باوکیان چەندە ماندوو بوون تاوەکو ئەمانیان بەو ئەنجامە گەیاندووە طبیعی وازحە لای هەموو کەس مناڵ خەڵاتی خوایە یەکێکە لە دیارە هەرە بنرخەکان کە خۆی پەروەردگار منەتەکا بەسەر عەبد و بەندەکانی خۆیە و پیانە بەخشێ هەر لەو ساتەوەی کە دایک و باوکیشە بنە خاوەنی مناڵ ئیتر بە جۆرێک لە جۆرەکان لە ژیان و لە تەمەن و لە خۆشی و لە حەق و مافی دایکایەتی و باوکایەتی کەمەکاتەوە وردە وردەی بەخشیتە غەیرە خۆت ئەی بەخشیتە مناڵەکان سروشت و طبیعەتی دنیا وایە هەر سنەتی خوای جوایە لەسەر زەویە ئەو محەبەت و خۆشەویستی و تێکەڵی کە باوک و دایک حەزی پێەکە پی بەخشێتە مناڵەکانی بێ ئەندازەیە بۆ هەموو دایک و باوکی حتا بۆ حیواناتی جوایە یعنی ئەو دایک و باوکانەی ئەو خۆشەویستیە نابەخشن نمونەش زۆرە ئێستا لە کۆمەلگا هەست بەوەکەین دایکان و باوکان تەنانەت دایکان مناڵی بچکۆلانە ئازارەدەن یان پەروەردەی مناڵەکانیان ناکەن مناڵەکانیان ئێهمال کردووە ئەمە لە ڕوانگەی دنیایی و دوا ڕۆژیشەوە چه مەسئولیەتێکیان لەسەر شانە با بڵێن چه نیعمەتێکیان لە دەست خۆیان یاوە منیش پرسیارێکەکەم ئەگونجێ دایک و باوکە بێوا بێ هەر دوێنێ نمونەیەک هەبوو تا مناڵی شیرە خۆرە ینی پێشەوەی بگاتە پەروەردەش ئازاریەدا ئەمە چی واکە لە چی دوور کەوتوینێتەوە ئەمەلاتوە ئێوە باشترە زانن شارەزان بش بێ ئێوە باشترە زانن چونکە بەڕاستی من لە فەزایەک ئاژیم لە ناو کۆمەڵە خەڵکێک ئاژیم لاوانیتیان نییە بۆیە ئەڵێم بۆیە هەیەسەڵامەتۆین بڵێن بنەمایەکی دروست لەو خێزانانە بۆ کاتێک دەرەنجامەکە ئازاردانی مناڵێکی لێکەوێتەوە بەتەئکید خۆی بەرامبەر دەکرێت خۆی خێزان بۆ ئەوی خێزانێکی باش و کۆمەڵگایەکی تەندروستە بێ پێش پێکەوەنانی خێزان پێویستی بە بیرکردنەوەیکی چاک هەیە لە هەردوو لاوە هەم لە لای ئافرەتەکەەوە هەم لە لای کوڕەکەەوە پێویستەکە بیرکردنەوەی و تێگەیشتێکی باشە بێ خۆی یەکێک لە حەقەکانی مناڵ لەسەر باوکەوەیە ئەبێ دایکێکی باشی بۆ پەیداکە بگەڕێ بە دوای دایکێکی باشە ئەگەر دایکێکی باشی دەستکەوت چونکە زۆرترین تێکەڵی لە نێوان دایک و مناڵایە
زۆرتر بەیەکەوەن باوک کەمتر بەهۆی ئەوەی کە شیردان و بەخێوکردنەوە و توانە و سەلیقە و تااقەتی ئافرەت زیاترە لە پیا و بۆ بەخێوکردنی مناڵ زیاتر تێکەڵەکە لە بینی دایک و مناڵەکەیە بۆیە پێویستەکە دایکێکی چاک هەڵبژێری بۆی لە دواییە دایکێکی وا دروست نەبێت جا ئەگەر خۆی هەندێک جاریش هەر شت ڕوادا ینی تۆ شەو ڕۆژ لەگەڵ مناڵە بەیەکەوەی هەندێک جم و جوڵەکە بەدڵی دایک نییە بەدڵی باوک نییە باوک و دایک هەندێک جم و جوڵ و هەڵسو کەوتەکە مناڵ لی تێناگا مناڵ لی تێناگا نازانێت چۆن ماماڵە لەگەڵ و قسە و هەڵسو کەوتەی باوک و دایکی بکە هەندێک شت هەر ڕووەدا بەڵام ئەمە ڕواڵەتە ناخ نییە ئەگەر دایکێک تووڕە بێ لە مناڵەکەی حتا ئەگەر لێشی بدا یا باوک بە هەمان شێوە ئەمانە لە ناخەوە نین یعنی بۆ تەمێکردنن بۆ ئاگادارکردنەوەی مناڵەکەی لە خراپی ئەو جۆرە مامەڵی کە ئەیکا لە خراپی ئەو جۆرە قسەکردن و گفتارەی کە ئەیڵێ هەر بۆ ئەوەیە ئەگینا بۆ ئەوە نیە لە ناخەوە ئەگەر لە ناخەوە بێ ئەوە بەڕاستی هەر ئەسڵی خێزانەکە تەواو نییە ئەبێ پێداچوونەوە باواکەیت مامۆستا بەسمان لە گوێڕایەڵی چی ئایا دەشێت بەڕاستی منداڵ لە هەموو شتێکا گوێڕایەڵی دایک و باوکی بکانی بۆ نمونە منداڵ لە تەمەنێکە ڕەنگە ڕاست و هەڵەلێک جا نەکاتەوە یاخۆت عجوولەیەکی تیابێت کە دایک و باوک لە تەمەنێکی تران و ڕەنگە ئەو جیاوازیە زۆر هەست پێ نەکەن بۆیە زۆر گرفتیان لەگەڵ منداڵەکانیان بۆ دروست بێتەوە خۆی گوێڕایەڵی ڕێژەیە گوێڕایەڵی مطلق نابێت چونکە مناڵ ناتوانێت مناڵ لەو تەمەنەی کە ئێمە ئێستا باسیەکەین تا 10 ساڵ 12 ساڵەوەنەوە ینی زۆر لە گوێڕایەڵی ئەسڵان هەر زۆر حاڵی نەبووە ئەو گوێڕایەڵیشی کە هەیەی لە ئەنجامی محەبەت و خۆشەویستی هەیەی بۆ دایک و باوکی زۆر لە کردارەکە ناکۆڵێتەوە ئایا ئەمە دروستە یا دروست نییە بۆیە زۆر جار هەندێک کردار هەندێک ڕەفتار هەیە لە لای مناڵ دروستە ئاساییە حتا تعجبەکە کاتێک کە دایک و باوک ڕخنەی لێگرن لەسەر قسەکە کە وتوێتی لەسەر ئیشەکە کە کردوێتی لێ تێناگا ئەڵێ باوکم بۆ لەسەر ئەمە تووڕە بوو ئەوە چییە من کردومە ڕاستەکە بە سیفەتی مناڵەتی خۆی لەبەرەوەی ئاستی تێگەیشتنی تا ڕادەیەکە مەحدودە لەو کردەوە لەو گفتارە لەو کردارە حاڵی نییە کە ئیکات هەڵەیە یا هەڵە نییە مامۆستا جا لاسایی کردنەوە زیاتر ئەو وەرەگرێ وەک لەوەی کە قسەی بۆ بکەیت بەجۆرێک لە جۆرەکان ئەو تێگەیشتنی نییە کە تۆ گوێ لە قسەکانی تۆ بگرێت ڕاستە زۆر جار ئامۆژگاریکردنی مناڵ بە قسەکردن و بە گفتار زۆر سوودی نییە وەکو ئەوەی کە بە کردار بیکەی ئەمە نەبینێ ڕێز لە دایک مەگرم لەبەری هەڵەسمەوە سەنایەکەم لەلایە وەسفێکەم ئەمە باشتر ئەو فێرەکە کە لەگەڵ دایکی وابێ کە وەسفی دایکی بکە لە جێگاکانی تر کاتێ منە بینێ لەگەڵ باوکم چۆنم بەخەمیەوەم هەڵەسم لەبەری دانیشمەوە فەرمو فەرمی لێکم گوێڕایەڵی لێکم یعنی هەتا ئەتوانرێ مناڵ هەوڵ بدرێ بە کردار فێر بکرێ تاوەکۆی بە گفتار چونکە بە گفتار زۆر شت ئەوترێ ئێسام ڕۆژانە ڕۆژی باوک بوو لە بۆ پێش ینی سیرکە هەر خەڵک بوو ئەنواع و ئەشکال شتیانە نووسی و شتیانت و ئەوانە لەوە چێ بە عەمەلی جوانە بێ بەڵامی تر حەزەکە لەوانە شتێک بڵێ بۆیە خەڵکی بەعام هەر بەعام ژنێک مناڵ زیاتر سەیری کردارەکەن هەتا گفتار مامۆستا ئاماژەت بەوە کرد بناغی هەر کۆمەڵگایە ئەگەر خێزانێکی پتە و تند و تۆڵی هەبێ کۆمەڵگاکەش ئارامە لە کۆتایە خێزانەکانیش لە دایک و باوکێک دواتر مناڵەکان دروستە بن بەڵام ئەم خێزانە بۆی پتە بێ ڕەنگە کۆمەڵک فرسەتی لەبەردەساوێ بە دیاریکراوی ئێساکە ئەمە لە هاوینیان لە وەرزی پشووە بە پێی سیستەمی وڵاتی خوێندنی وڵاتی ئێمە ڕەنگە کۆمەڵێک مناڵ دەرفەتیان زۆرتر بێ فەراغیان زۆرتر بێ لە ماڵەوە بن پەیامت بۆ دایکان و باوکان ئەم دەرفەتە زێڕینەی کە ئێستا کە هەیە چۆن کات لەگەڵ مناڵەکانیان بەسەر بەرن یان چۆن بتوان کاتێکی زیاتر ببەخشنە مناڵەکانیان لە کۆتایە ڕەنگە ئەو دەرفەتە ئێستا هەیە بۆ ئەوەی بتوانێت مناڵەکەی پێپەروەردە بکە ڕەنگە لە کاتی وانەکان و لە کاتی دەرزی ئەکادیمیا و کاتەی نەبێ شوان هەر بۆ ئیزافەی قسەکانی بەڕێستانیان بۆ منە لە پشووی هاوی نادەبینین پێکدادان ڕوودەدا لە ماڵەکاندا لە جیاتی ئەوەی کە بۆ نمونە ئەم دایک و باوکە کار لەسەر ئەو بکە پەروەردەی ئەم منداڵە بکە خۆت بە جۆرێک لە جۆرەکان گوێڕایەڵی دایک و باوکی بکات عفوت چی ڕۆدا پێکدادانی ڕوودەدا دایک بۆ نمونە بێزارە مناڵەکەی زۆرتر لە ماڵەوەیە زۆر لە ماڵەوە بوون و دەوام نەبوون و قوتابخانە نەبوونەوە ئەنە ڕاستەکەی ئەوە ڕۆدا هەندێک جار زیاتر لە کاتی زستانان کاتەکانی ڕۆدا وەڵا سەرەتا تەڵان ئەوە پەروەردەکردنی مناڵ هەموو غەمی هەموو دایک و باوکێکە
بەبێ جیاوازی هەنێ قەنەعەتم وایە بەزی تر لە هەندێک دایک و باوک زیاترە لە هەندێک کەمترەوەوانە بەڵام بەگشتی یعنی ئەوەی کە ئێمە شتێکەڵی خەڵکەکەین خەڵک هەموو غەمی ئەوەیەتی پرسیارەکە مناڵێکمان هەیە چی بکە خولێک لەکوێ کراوەتەوە قورئان خوێندن لە چ مزگەوتێکە ینی هەموو پەرۆشن بۆ ئەوە جێگەی دەستخۆشیە. وەڵام من پێیان ئەوەیە بۆ ئەو دایک و باوکانە بەڕاستی هیوادارم کە باشتر و چاکتر خەم لە پەروەردەی مناڵەکانیان بخۆن مەشغوڵیان کەن ئەگەر مەشغوڵیان کەن ئەوەی ڕوو نادا ئەو کێشە و شەڕووی نەش ڕوو نادا هەردوو لایەن مەشغوڵن باوکەکە ڕوا بەلای ئیشی خۆی و دایک ئیشی خۆیەکە و مناڵیش لە ماڵ نییە ڕۆشتۆ بۆ خول و بۆ دەورەیەک ئەوەش باشترین هینا باشترین چارەسەرە بەڕاستی بۆ کەمکردنەوەی گرفتەکان هەر بۆ خۆشیش ئەگەر برادێکەمە بوو خێزانی گوەستە بۆ لەنەوە دەکەن تەلەڤیزیۆنی کڕی بوو ئەو کاتە تەلەڤیزیۆن تۆزێک نەوەیەک بوو وتم وەڵا باش نییە تەلەڤیزیۆن و ئەوانە وتی نامامۆستا زۆر چاکە وتم بۆ وتی وەڵا هەر خۆم و خێزانم بووین ئیتر هەر دوای نان خواردن هەندێک قسە و گفتوگۆمانە کرد و لە سەعادنەوە بۆ شەڕمان ئێستا سوڵحی بینی هەردووکمانی کردووە ئەو قسەکە و ئێمە دارشین سەیرەکەی بە حەقەت سوڵحی بینی مناڵ و باوکو دایکی شەکە ئەو خول و دەوراتانە وەڵا شتێکی زۆر چاکە ئەگەر لە هەر شوێنێک ئێستا دەستگای نوری حیکمە هەیە مزگەوتەکان هەیە مامۆستای چاکیان تایە لە کچان لە کوڕان بۆ ئەوەی قورئان بخوێنن فێری سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە من چووکە بڕاستی شارەزابوون لە قورئان شارەزابوون لە ئیسلام شارەزابوون و شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شارەزابوون لە ژیانی و شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی ئاسوودەی و ئارامی بە ئێمەژە بەخشێت چ زای مناڵەکانیشمان بۆ منەظەم و ڕێکوپێکەکە و ئەبنە ئەو مناڵانەی کە ئێمە ئەمانەوێت لە مامۆستا وەڵام ڕێک پرسیارێکت لێ بکەم بەڕاستی لەسەر بنەمای واقع بۆ ویژدانی خۆ ڕەنگە من بێبیرکردنەوە مناڵم هەبێ بگاتەوە قۆناغا وەکو بەڕێزت فەرمووت کۆمەڵێک لەو دەوراتانە بینێرم بەڵام ڕەنگە ئێستا خەڵکێکی زۆر گوێ لە ئێمە بێدیان بمان بینێت ڕەنگە پێی وابێ مناڵەکەی بنێرێت بۆ خولێکی مۆسیقا یان بینێرێ بۆ خولێکی وێنەکێشان بەڕاستی و تەجروبەی دەستان کەوتووە بە واقعی نەبعاتف قسە ناکەین بە شان و باڵی ئیسلامە هەڵبین ئەو مناڵانەی کە پەروەردەی مزگەوتن ئەچنە بەر خوێندن و لە ژیانی پەیامبەری ئیسلام شارەزابن لە ژیان و مامەڵیان لەگەڵ دایکان و باوکان ئەو فیدباکەی وەرتان کردوێتەوە سەرکەوتوترن هێورترن ئارامترن یان بە پێچەوانەوە ئەوانەی کە دوورن لەم جۆرە خولانە باڵێ وەڵی هەر وەکو ئەوەی ناکە ئێمە خۆیان باگراوندێکی ئیسلامیمان هەیە هەر وەکو واقع کە من ئەوانەی کە شوێنکەوتەی پێغەمبەری خوان صلی الله عليه و آله وسلم و پەروەردەی قورئانن کە من یان هەر نین کە ڕۆژە لە ڕۆژان سیلاحیان هەڵگرت بێ و 15-20 کەسیان لە برادەرەکانی خۆیان کوشت بێ بەسەمە لە ئەمریکا باوە کە باوکی دیموکراسیەت و ئەوەیە کە هەر لە مناڵیەوە لە ناو مۆسیقا و ئەوانە پەروەردەیانەکەن کەواتە مۆسیقاوانە یعنی هەر کەسێک حەزی لەکەوانە ئەوە شتێکی جیاوازە و ئەوەیە بەڵام ناتوانرێت کەسێکی تەندروست پەروەردە بکە ناتوانێت کەسێک دروست بکە ڕێگر بێت لەو تاوانە گەورانەی کە ئەبیستین و ئەخوێنینەوە ئەیبینین ڕۆژانە لە وڵاتانە هەیە نەمبیستووە و نەمبینیوە قورئان خوێنێک بەرامبەر ڕەفیقەکانی خۆی حتا ئەو تاوانە گەورانە چۆتە زانکۆکان کە منبەعی عیلم و عیرفان ئەوانیە لەوێ لە زانکۆ ژوورەکەی خۆی هەموو دەزڕژی ولیان لێکەوەیان کوشە چ جای ئەگەر لە فترەی مڕاحەقا بێ و لە خوارەوە بێ ئەوانە بێ ئەوان تاوانی زۆر ئەکرێن بەڵام میتر چونکە مەبەست نییە لەوەی گەورە بکرێ و بڵاو بکرێتەوە مقابلەکانیشیان ئەوەندە بەهێز نین لە ڕووی ڕاگەاندنەوە تاوکە ئەوانە زەق بکەنەوە گەورە بکەن بۆ خۆی ونە بێ هەر بەدەستی ژوونیەکەن بەڵام ئەگەر شتێکی بەسیط ڕوودا لە شوێنێک زۆر گەورەیەکەن و میدیای پێوە مەشغوڵەکەن و ئەوان من قەناعەتم وایە یعنی دایک و باوک بۆی ئەو مناڵیان دەستکەوێت چ لە کوڕ چ لە کچ کە خۆیان مەبەستیانە بیان نێرنە مزگەوتەکە هەرچەندە ئێستا مزگەوتەکان بەداخەوە یعنی کەوە دوایی حکوومەت خۆی زەرەری لەیەکە دوایی جەماوەرێکی بۆ دروستە بێ خەڵکێکی بۆ دروستە بێتەن دروست نین وی بەس ئەگەر خەڵک لە مزگەوتەکانەوە پەروەردە ببێ دەستگای پۆلیس و ئاسایش هێندە مەشغوڵ نابن بە دوای دزا بگەڕێن
چونکە خەڵک خۆی دزی ناکە بە دوای ئەوانە ناگەڕێن کە هێماکانی مرور لەسەر جادەکانە شکێنن چونکە خەڵک بە گوناه حێزانێ سەرپێچی مرور بکە چ جای ئەوەی بچێ هێماکان بشکێنێ ماوەیەک لەو مەنتیقە زۆرە لە هەموو کوردستان ئەو حاڵەتە هەیە ڕاستە جا لەبەرەوە هەم بۆ حکوومەتیش باشە کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە بێ یان لە هەر ڕێگەیەکی ترەوە بێ کە مزگەوتەکان واڵاکەن کوڕکچەکانمان بچنەوە مزگەوتەکان فێری قورئان و فێری خۆشویستنی نیشتیمان و وڵات و فێری سونەتەکانی پێغەمبەری خوا و فێری ڕێزگرتنی باوکو دایک و فێری ڕێزگرتنی دەر و دراوسێ و خزم و کەسوکار و فێری ڕێزگرتنی بچووک بۆ گەورە و بەزەیاتنەوەی گەورە بە بچووک و هەموو فێری ئەوە بکە یعنی بەڕاستی حکوومەت خۆشی ئیسراحەتەکە وەکو خۆیان باسییان کردە بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی بە هەولێر بوو کامیان بوو کەواتە مامۆستا خەڵک ڕەمەزان هین نەبووە خەڵک ینی حکوومەت بۆچی لە مزگەوت دەترسێ من بیرمە وەختەکەی لە پەروەردەی مزگەوت چیان فێرەکردین بەڕێگایە کا ڕۆشتی ئەگەر بەردێک هەبوو لای بە ماڵی کەسێک دۆزیوەتەوە بۆی بگەڕێنەرەوە دزی لە کەزمەکە درۆمەکە ینی کۆمەڵێک هینجان بیرم نایە ڕۆژێک پیان وتبین ئادێ بڕۆ خراپەیەک بکە ینی حکوومەت بۆ ئەم شتە جوانانە لە خۆی کاکوتۆڵی ئەمە موزارە لە خۆیەیە لە چی ئەترسن وەڵڵاهی ئەو پەیوەندی بە فیکرەوە هەیە لە فیکرەکە جا فیکرێکی ئەو هەموو پەروەردە جوانە ئەکەنە قوربانی شتێکی فیکرێکی گانداڵ کە حتا لە شوێنانی شاش سەرکەوتنی بەدەستنێنە و مای ئاشوب و مای ناڕەحەتی و مای کوشت و کوشتار و ئێستا ئۆکرانیا و رووسیاوانە ببین بزانە چی بە یەکتریەکەن وانە خۆ خەڵکێکی مسلمان لەو کەین و بەینانە بارحاڵ ینی هەڵەیەکە حکوومەتی کەوتووە وای ناوەنەی هەڵەیەکە فیکرێک بەتاڵ و ئەوەیە پێی خۆش نییە خەڵکی هەموو ئەو کردەوە جوان و چاکانی تیابێ لەوە چێ هینمان هەیە هەنگ بە گوڵەوە نەبێ نانیشێ قالۆنچە ڕەشەکانیشمان هەیە لەگەڵ شتی تر وانە ئیتر هەیە تەبیعەتی قالۆنچەی هەیە تەبیعەتی هەنگی هەیە مامۆستاوەڵا جۆرێک لە جۆرەکان بڵین دەست بخینە سەر برینەکە ئەگەر دایک و باوکێک لێرە و بێ بەڕاستی مناڵەکەی گوێراڵی بکە پێویستە چی هەنگایە بگرێتە بەر زۆر جار ئەگەر پەروەردەکارێک ڕێنمایی کارێک قسە لەگەڵ دایک و باوکەکە بکە یەکسەرەڵێ تۆ مناڵەکەی من نازانی چۆنە نازانی کە ئەم کردارانەی هەیە هاروهاجە بە قسەم ناکا بۆیە ڕێگەی تری لەگەڵ ئەگرمە بەر کاتە چۆن گوێراڵیە بۆ منداڵ پێویستە وەڵاهی خۆ کۆمەڵە هەنگاون یەکێک لە هەنگاوەکان ئەوەیە ئەبێ دایک و باوک تەفەهومی ئەوە بکەن ینی مناڵە بۆچی پێوترێ مناڵ لەبەرەوەی هەندێک هەڵس و کەوتەکە هەندێک قسەکە هەندێک شتەخوا خەڵکێکی گەورە نایکە بۆیە بۆ وترێ مناڵ بەمەوترێ خەڵکێکی پێگەیشت و گەورە بۆیە هەندێک لە قسەکانی مناڵ ئەبێ دایک و باوک قوبوڵیکە هەندێک کردداری مناڵ ئەبێ دایک و باوک قوبوڵیکە ئەو هەنگاوی یەکەمە مناڵە ئەوەی لێوەشێتەوە جاگەر ئەگەر ئەو قسانە نەکە ئەو هەڵوێستانی نەبێ پێی ناوترێ مناڵ ئەوە یەکەم دایک و باوک هەندێشتی مناڵە بێ قوبوڵکە هەنگاوی دووەم یعنی بەکردار خۆی بیسەلمێنێ وایە لەگەڵ دایک و باوکی خۆی لەگەڵ براگەور و خوشکە گەورەکانی خۆی دایک یان باوک مامەڵەکانی تەندروست و جوان بێت بۆی مناڵەکەش چاو لە دایک و باوکەکەی خۆی بکە مامەڵێکی تەندروست و جوان بکە کەواتە بێ خۆمان مامۆستای مناڵەکانمان بین سەرەتا دوای ئەوە گەڕان بۆ ئەو جێگا و شوێنانەی پرسیارکردن بۆ ئەو جێگا و شوێنانەی کە منبعی ئەدەب و ئەخلاقی جوانن ژینگەیەک کە مناڵی تێدا پەروەردە بێت ژینگەیە کە مناڵێکی تەندروستی تێدا پەروەردە بێت بگەڕە بە دوایە خەمی لێ بخوا یعنی حتا وەڵا من قەناعەتم وایە ئەگونجێ چونکە پەروەردەکردنی مناڵ گرنگە هەوڵ بدەن خەڵکی گەڕەکێک مامۆستایەک دوو مامۆستا بگرن بۆ مناڵەکانی خۆیان ئەگەر مزگەوت نەبوو ئەگەر جێگا و ڕێگە و شوێنێک نەبوو لە یەکێک لە ماڵەکانی خۆیانە سعاتی لە ڕۆژێکە نیو سعاتێ لە دوو ڕۆژ سێ ڕۆژە سعاتێ نیو سعات مناڵەکانی خۆیان کۆکەنەوە هەندێک ئامۆژگاری تایبەتیان بکە چونکە هەر وایشە یعنی زۆر جار مناڵ یان خەڵکی تریش زیاتر گوێ بۆ غەیری دەروی خێزانەکەی خۆیەگرێ یعنی ئەوە بۆیان بگرن ئامۆژگاری خێریانکەن قسەیان بۆ بکەن ئەگەر گونجا مناڵی ئەو گەڕەکە بە یەکەوە سەیرانێکیان پێ بکەن بیانمەنە دەرەوە مامۆستا نامێ باسەکە سیاسی کە من نەزانم لە پاڵکاری بانخوازی و مامۆستایەتیدا لە نێو سیاسەتیشی بەڕاستی
حیزبە سیاست دەسەڵاتدارەکان بیان لەم نوع چالاکیانە کردێتەوە یان ئێوە وەکو حیزبێکی ئیسلامی هەر خەریکی ئەم کار و چالاکیانە چونکە ئەبیستین و ئەبینین هێزە ئیسلامیەکان ڕێکخراوە ئیسلامیەکانیان ئەو ناوەندە زانستیانەی پاشگر و بانگراوەندی ئیسلامیانەیە هەر لە خەمی کۆکردنەوەی پەروەردەی مناڵ و هەر ئەمان ڕێکیانەکەن و لەولاوە بۆ ئاراستەی لارەفرێنەوە. وەڵاهی ئەو زۆر جار بەو برانەی خۆمان ئەڵێم لە مەڵبەت ئەڵێم خۆزگە ئیسە کۆمەڵی دایک و باوک لە پڕخۆیان کردایەتە ژوورە بۆ لای ئێمە بزانێ ئێمە باسی چیەکەین ئێمە ئەڵێ با کۆبوونەوەی بکەین باسێک خواسێک بکەین لەسەر ئەوەی مناڵی ئەو خەڵکە چۆن ڕێز لە باوکو دایکی خۆی بگرێ فێری ئەوەیان نەکەین بەبێ ئەوەی خۆی ئاگای لێبێ و لە ماڵەوە دانیشتووە لەوە چێ خەوت بێ لەوە چێ ئیسراحەت بکاوانە لەبەر موبەریدە بەڵام مامۆستایەکی بەڕێز لەو جێگە و شوێنانەی ئێمەی لین دانیشتووە زۆر جار موبەردەیشی لێنێ چین عارەقە سڕێتەوە ئەوانە ئامۆژگاری کچ و کوڕەکانی ئەوانە کە چۆن ڕێز لە باوکو دایکەکانیان بگرن چۆن ڕێز بچووک ڕێز لە گەورە بگرێ گەورە ڕەحم بە بچووکە چۆن لەگەڵ دەرودراوسێ باش بن چۆن ماڵی دەرودراوسێ بە هی خۆیان بزان پارێزگاری لێ بکەن چۆن پەیوەندی خزمەتی تونند و تۆڵکەن و سەردان و هاتوچەکانیان بکەن چۆن خزمەت بە پیرەژن و پیرە پیاوەکان باوکو دایکە بە تەمانەکانمان بکەین یعنی هەر باسی ئەمەیە لە لای ئێمە وایە لە لای حکوومەتیش عفو قسەکەی لە لای حکوومەتیش ئەوەیە کە ئێواران لە هەواڵەکانی بیستی یعنی بنزین نییە ئاو نییە کێشەیە کارەبا نییە تعینات نییە گەن سەری خۆی لەگرێ ئەڕوا پورە ڕێژەی تەلاق زۆر بووە لە محکەمەکانە وڵی دایتە نازانم حکوومەتیشی چییە مامۆستا ئەبێ دایک باوکەکەش جۆرێک لە پەروەشیان پێوە دیار بێواتە من کاتێک منداڵێک دەبم بۆ ناوەندێکی پەروەردەیی پێویستەکە ئامان جملەوە نەبێت کە ئەم منداڵە تەنها کاتەکەی پێپڕکەمەوە بەڵکو هەوڵ بم کە فێری پەروەردە بێ فێری زانست ببێ سوودێک لەو دەورەیە لە خولە ببینێ کە دایک باوکەکە بیداردووە ڕاستە خۆ ئێستا خۆل و دەورات زۆرە من لە ماڵەوە مناڵێکمان هەیە کاکە ڕاوێژ لە پۆلی یەکە خوافکە دەرچووە بۆ دوو مناڵەکان براو خوشکەکانیان ئەوتیان باوەهین هەیە سنتەرێکەیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و پیرکاری و چیوشی و هەمووی پێڵێنەوەوانە وتم ناوەڵە کاکە ئەم بینێرن بۆ سنتەری حیکمە بۆ دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە با فێرە ئەخلاقیکەن بەڕاستی ئەزمەی مجتەمع و کۆمەڵگا ئەخلاقە ئەخلاق یەکێکە لە بنەما نەگۆڕەکانی ئیسلام ناگۆڕێ ئەزمە لە چیوە سەری چاوی لە چی دوور کەوتوینەتەوە ئاوا بوونێتە ئەم ئەزمەیە مەقسەد بۆ ئەوە وتم خۆ درۆ ئەخلاقەوانە ئێمە لە کەمی ڕازگۆیی ئێستا حکوومەت لەگەڵ میلە ڕازگۆ نیە ئەڵێ ئەوەت بۆ چارەسەرەکەم ئەوت بۆ چارەسەرەکە ئەو بۆ کەمەوە بۆ کەموانە نایکە کەواتە ڕازگۆ نیە تۆ ئەبێ ئێمە مناڵەکانی خۆمان فێرە ڕازگۆییکەین کاکانی ژیانیشی گرتوتەوە زۆر شوێنی گرتوتەوە زۆر جار شتا کڕی کۆمەڵی وەسف و سەنای زۆرەکریکەی کڕیوانە وانە ڕێکلامیشی بۆ کرێەوە دوای وا دەرناچێت مەقسەدم لە ئەخلاق هەموو بوارەکانی ئەخلاقە بە سیاسەتیشەوە دوورکەوتنەوەمان لە بنەما سابت و جێگیرەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگریکردن لە بانخوازان داخستنی دەرگای مزگەوتەکان کاڵکردنەوەی بەرنامە ئاینیەکان وای کردووە کە ئێمە بەم شێوەیە ئەزمەی ئەخلاق و زۆدبوونی کوشتن و درۆ و ئەو هەموو لە نێوکەوانەیە کا فەساد و بەرەڵای و دزیە دروست بووە لای من وایە هەموو ئەوانەی تۆ وتت بۆتە ئەوەی کە ئەو خراپەکاریە بڵاو بۆتەوە دەستی ئەمانە واڵاکەن گرنگی بەمانە بدەن کە جەنابەت فەرموو دەستەکێ ئەگەر بە شێوەیەکی نیسبیش بێ ئەو کێشانەکەمە بنەوە نان نمونەی حید لە بەردەسای ئەوانەی ئەهلی مزگەوت و وین بن لە کۆمەڵگایەکە کەمترین کێشیانە بێ کەمتری کێشیانە بێ بۆ نمونەوانەی ئەهلی مزگەوت و جمع و جەماعەت وەڵای خۆی خۆ خەڵک مەلایکەت نییە وایە لەو شوێنەی بنمونە نەنا باسی حاڵەتی تاک ناکەین باس لە نمونەیەکی جوان کردوانەی کە ئەهلی با بڵێن پەروەردەیەکی ئاینیان هەیە کەمتر دزیەکەن یان دزێک گیراوە بەڕاستی بەمانەوە من نەمبیستووە یەکێک گیرا بێ لەسەر دزی ئەهلی قورئان و مزگەوت بوو بێ نەمبینیەوە نەمبیستووە خۆگەر بژمێ لە کۆتاییە مرۆڤین ئێمە بەڵامەکو نەبووە نەخێر نەبووە کەسێک ئەهلی قورئان و مزگەوت بوو بێ ئەوەی بێ حتا ئەو کاک مەسعود لێرە ساڵێک هەندێ پارە لە سیارەکەی بەجێما وابزانم باسی 16 دەفتەرەوەوانیانەکرد ئەگەر زۆرم نەوت بێ نازانم چەند بوو بیزەبت شتێکی وا بوو ئێوە گەر بە دەست خەڵکێکی کەوکەوێ وەکو هەنگوینی لە شانە دۆزی بێتەوەیە پەرۆش بوو هەتاوەکو لە زووترین کاتە هەر شەوەکەی
پارەکەی گەڕاندەوە بۆ کابرا. ئەگەر ئیسلام بەرقەرار بێ تاکی ئاوا دروستەکە لە کۆتاییە لەم تاکانش حکوومەت و دەسەڵات و نظامێکی سیاسی دروستە بێ ئەم خەڵکە دەستپاکانە هەموو کەس ئیسراحەتەکە لە پاڵێنە بە دڵنیاییەوە ئەگەر ئەمانە دەسەڵاتیان ببێ و ئەمانە بڵێ فەرمانڕەوای هەر مجتەمع و کۆمەلگایەک بن ئەو مجتەمع و کۆمەلگای ئیسراحەتی تیاکە بە دڵنیاییەوە ئێمە ئەزمەی ئەومان هەیە کە ڕێگری لە مزگەوت داخرێ نازان و ڕێگری لە دەرس و دەورەکرێ ئێمە لە یەک دوو شوێن لەو منطقەی خۆمان دەرس و ئەوانەمان هەبووە لە مزگەوتە هەنێ پێ جوابیان بۆ ناردوین باو دەرسانە نەمێنێ بۆ نەمێنێ ئێ مناڵەکان فێری ئەدەب و ئەخلاقی جوانەکەن ئێ مناڵەکان فێری ئیسلام و قورئانەکەن ئێ مناڵەکان فێرەکەن کە نەبنە گرفت و کێشە بۆ حکوومەت دوایی بۆچی ئەم دەرزانە نەمێنن زۆر باشە مەڵام ماوەسا کاتمان هیچ نەماوە ئەگەر وەکو پەیامێکی کۆتایی لە ناخی دڵتەوە بۆ هاوڵاتیان هاوشتیمانیان گەنجان و لاوان دایکان وەڵام من سوپاسدانەکەم دووبارە یاخوا بێ بن دەستان خۆش بێ وەڵا پەیامیشم ئەوەیە بۆ هەموو دایک و باوکێک غەم لە مناڵەکانیان خۆن چاوەڕێ نەبن یەکێک غەمیان لێ بخوا ئەوان نزیکتریان نییە خۆیان بە دوای خەڵک و شوێنی گونجا و شیاوە بگەڕێن مناڵەکانیان لەم هاوینا بۆی کاتیان بە فێڕۆ نەچێ گەنجەکان تەمەن ناکەم کە هەمویان هەموو غەمی خۆپەروەردەکردن و خۆ تەیارکردن بن بە ڕۆشنبیری ئیسلامی و فێربوونی قورئان و خۆڕازاندنەوە بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆ ئەوەی ئینشاءالله وەکو بڵێ هەم میلەتێکی دەستپاک و بەڕەوشت و چاک بین کە واین سوپاس بۆ خوای پەروەردگار و تۆکمەتر و چاکتر بین و ئینشاءالله بتوانین لەگەڵ خەڵک و جەماوەری خۆشمان لەگەڵ چواردەوری خۆمانە مامەڵێکی تەندروست و ڕێک و پێک بکەین ئینشاءالله تاوەکو هەم لە دنیا ئیسراحەت بکەین ئەو دنیا کەمەی کە ئەو تەمەنە کەمەی کە هەمانە هەم لە قیامەتیش سەربەرز بین ئینشاءالله. زۆر ساڵ قادر ساڵح بانخواست سپاس مامۆستا بۆ ئامادەبوون و بۆ خۆشەویستان لەو بورگە بابەتانی ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون لە بڕگەی زانیاریە بابەتێکمان هەیە کە ئەویش سیرترین گرتوخانەکانی جیهانە پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. لە شتە سەیر و سەمەرەکانی جیهان دە لە گرتوخانە سەیر و سەمەرەکانی جیهان کامانن. یەکەم گرتوخانەی سان پیدرۆ لە وڵاتی بۆلیدیا. ئەم گرتوخانەیە وەکو شارێک وایە کە سوپەرمارکێت و ڕێستۆرانت و تەنانەت ئارەشگاشی لێ. سەیر و سەمرەکانی ئەو گرتوخانەیە ئەوەیە کە سزادراوان هیچ پاسەوانێک بەچاو نابینن مەگەر بیانەوێت لە دەواازەکانی شار بچنە دەرەوە کە ئەو کاتەیە پاسەوانەکان بەدیارکەون و ناهێڵن. لەم گرتوخانەیە زیندانیەکان ئەتوانن شوێنی مانەوەی خۆیان لە یەکتر بکڕن لە ماڵێکی گەورە و پڕ لە پێداویستی بگرێت تا کڕینی خێوەتێک. دووەم گرتوخانەی سارک لە جەزیرەی گوێنسی. ئەم گرتوخانەیە تەنها دوو گیراو تێیدا جێی دەبێتەوە هیچ گیراوێکیش لە شەوێک زیاتر تێیدا نامێنێتەوە. سێم گرتوخانەی هاڵدێن لە نەرویج. ئەم گرتوخانەیە بۆ گیراوان وەکو هۆتێلێکی 5 ئەستێرە وایە. 20 ملیۆن دۆلار تێچووی دروستکردنی ئەو گرتوخانەیە بووە. زیندانی دەتوانێت سەلاجەیەکی بچووک و تەلەڤیزۆنێک و تەنانەت حەمام و تاوالێتی تایبەت بەخۆی هەبێت. ئەوەی جێگەی سەرنجە دەرگا و پەنجەرەکان بە شیژیان ئاسن دروست نەکراون. چوارەم گرتوخانەی لاپلانتا لە فەنزوێلا. ڕێژەی زیندانیەکان سێ ئەوەندەی ئەو ڕێژەیەیە کە گرتوخانەکەی بۆ دروست کراوە. لەم گرتوخانەیە یاسای جەنگەڵ جێبەجێ دەکرێت. زیندانی دەتوانێت بە پێدانی بەرتیل بە پاسەوانەکان هەموو کات چەکێک لەگەڵ خۆی هەڵگرێت. لە کاتی خۆپیشاندانی زیندانیەکانیش کە هەموو سێ مانگ جارێک ڕوودەدات چەندین کەس لە زیندانیەکان و پاسەوانەکان بریندار دەبن یان دەکوژرێن. پێنجەم گرتوخانەی سیری سۆچیت و ماڵ لە وڵاتی مەکسیک. ئەم گرتوخانەیە نزیک بە 20 ساڵ دەبێت کە هیچ جۆرە توندوتیژیەک تێیدا ڕووی نەداوە. لەبەرەوەی شەوان شەڕ و توندوتیژیەکانیان دەبنە سەرسەکۆی بۆکسینگ و بە پێی یاسای یاری بۆکسینگ شەڕ و تووڕێیەکانیان کۆتایی پێدەهێنن. شەشەم گرتوخانەی ماریکۆپا لە ویلایەتی ئاریزۆنای ئەمریکا. زیندانیەکانی ئەم گرتوخانەیە لە بەدبەختترین زیندانیەکانی جیهانن. ئەوان ناچارن لە پلەی گەرمی 43 پلەی سەدی شەوانی ئاریزۆنا لە ژێر خێوەتا بخەون. یەکێک لە گرفتەکانیان ئەوەیە ئەبێ خۆیان پارەی خواردنی خۆیان بدەن. حوتەم گرتوخانەی ئارانجۆیز لە وڵاتی ئیسپانیا.
لەم گرتوخانەیە زۆر گرنگیەدەن بە سەرپەرشتیکردنی دایک و باوک بەسەر منداڵەکانیان. هەر بۆیە ئەو زیندانیانەی کە مناڵیان هەیە دەتوانن مناڵەکانیان بهێننە ناو گرتوخانەکە و لەوێ پێکەوە بژین. هەشتەم گرتوخانەی باستۆی لە نەرویج. ئەم گرتوخانەیە لە ناو جەزیرەیەکە و سربەخۆی و هیچ پاسەوانێکی نییە. ئەبێ سەرجەم زیندانیەکان بۆ بژێوی ژیانیان کار بکەن. ئەوەی جێگەی سەرنجە بەڕێوەبەری گرتوخانەکە وتوێتی ئەگەر هەر زیندانیەک لە زیندانیان لە ناو جەزیرەکەدا هەڵبێت یان شووە دەرەوە با ئێمە ئاگادار بکاتەوە و تەلەفۆنێکمان بۆ بکات بۆی بزانین حاڵی باشە و بە سەلامەتی توانیوێتی ڕابکات. نۆیەم گرتوخانەی فۆرتیزامیدیکە لە وڵاتی ئیتاڵیا. ئەم گرتوخانەیە خواردنگەیەکی هەیە کە خەڵکی بەگشتی دەتوانن بێن لەو خواردنگەیە نان بخۆن کە لەلایەن زیندانیەکانەوە خواردنەکەی دروست کراوە و بەڕێوە دەبرێت. بەڵام لە بیرتان نەچێ ئەوانەی خواردن دادەنێن یان لەوێ خزمەت دەکەن پێچێ بکوژ یان تاوانبارێکی گەورە بن. دەیەم گرتوخانەی سیبۆ لە وڵاتی فیلیپین. لەم گرتوخانەیە هەڵپەرکە و سەماکردن یەکێکە لە ڕێگاکانی چاکسازی زیندانیەکان. هەندێک جار لە یەک کاتدا سەدان زیندانی پێکەوە بە یەک شەو بەپێی مۆسیقا و گۆرانی ناوبانگەکانی وڵاتی خۆیان سەما دەکەن یان هەڵدەپەڕن کە ئەوەش بووەتە پێوەری چاکسازی لە گرتوخانەکە. دووبارە سڵاوتان لەوێ عزیزان لە تەوەری دۆمدا بابەتێکمان هەیە ئەویش کە ناوەندی مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری هەستاوە بە ئەنجامدانی مەراسیمێک ئاهەنگێک بۆ دەرچوانی زانستە ئاینیەکان کە کۆمەڵی دادگەری ناوەندێکیان هەیە کە ئەویش وەزەم عەبدوڵڵای عومەرە کە تێیدا زانستە شەرعیەکان دەخوێنرێت دواتر ئیجازە یاخود بڕوانامە دەدرێت بەو بەشداربوانی کە شەهادەکەیان بەدەستهێناوە و ئیجازەی مەلایەتی وەردەگرن. ئێمە حەزەکەین زیاتر لەسەر بابەتەکە بدوێن و زیاتر زانیاری وەربگرین لەسەر ناوەندەکە. ئەوش بە میانداری زۆر بەڕێز مامۆستا یوسف حوسێن زانای ئاینی. مامۆستا بەخێر بێی. سەربەرز و سەلامەت سپاس بۆ ئامادەبوونە. دەستخۆشی بۆ ئێوەش کە ئەم دەرفەتەتان بە یەکێک لەو کەسە بخواست کە ئەو ئیجازەیە وەرگرتووە کە بەحەقەت ئەمەش کارێکی پیرۆز و دەستان پیرۆزیشتان بێ مامۆستاگیان ئینشەڵڵا لای مەراسیم و شتەکە بە سەرەتا پرسیاری ئەو بکەین کە ئەم ناوەندە چییە، بەشداربووەکانی کێن، بۆچی چی تێدا دەخوێنرێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. دوباره دەستخۆشی بۆ جەنابتان هەیە. طبعا هەر لە سەرەتاوە بەعام حیزبە ئیسلامیەکان گرنگیان بەم بابەتەدا و چکان بابەتە بابەتێکی گرنگە. کۆمەڵی دادگەریش یاخود پێشتر کە کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری مەدرسەیەکی هەیە بەدانی مەدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەر لە مەڕی مێژووی ئەم حیزبەدا کە ئیتر مەکتەبی زانایانی ئێستا کە ئێستا مەکتەبی زانایانی هەیە گرنگیکی تایبەتیەوە بۆ مەدرسەیە هەوڵی داوە کە ئەوانەی کە لەم مەدرسەیە ئەخوێنن ئیهتیمامێکی باشی پێ بدرێ. بۆیە هەموو تەوانۆک قوتابخانەیە قۆناغی 1 و 2 3 و 4 و 5 و 6 هەیە. دوایەوە تەوان جاران ئەتواندرا تعدیلی شەهادی و بکرد چەند ئێستا حکومەت ئەو بابەتی ڕاگرتووە ئەم لە کوردستان هەم لە عێراقیش، بەڵام کۆمەڵ هەر هەوڵی ئەوی داوە کە ئەم بابەتە بکرێت. ئەو مامۆستایانە یاخود ئەو بەڕێزانە کە لەو مەدرسەیە دەرەچن دوایەوە کە ئەمانە دەرچوون دەوراتی تریشان بۆ کرێتەوە بۆ تەقویە. ئێستا ئەمەی کە ئێمە کردمان دەورەیەک بوو بە ریتمی فەقەی قەدیم کە پێ ئەوترێت 12 عیلمەکە. ئەم 12 عیلمە خوێنومانە لە لای مامۆستا ئازیزەکان کە ئێستا جێگای خۆیەتی دەستخۆشین بۆ مەکتەبی زانایان بە گشتی کە بەڕاستی پێوانەماندوو بوون و سوپاس و ڕێز و تەقدیر و سەری نەوازش بۆ مامۆستا ئازیزەکانماندا نێنوێنین کە ئەو فترێ توانیان بە معنای کەلیمە هاوکارمان بن ماندوو بوون بەدەستمانەوە بە تایبەتی ئەم دەورەی ئێمە کە فترەی کۆڕۆنای بەسەرا هاو مودەیەکی زۆر دابڕاین و ئەو مامۆستایانە بە هەموو ماندووبوونی خۆیانەوە
بە حەقە توانیان هاوکارمان ماوەکەی بن. چەندێکە کاتێک بەشدار بوویت؟ ناڵم تقریبا احتیمالەکە ئێمە خلالی ساڵێک بێ بەڵام ئێمە ساڵ و 2 ساڵیشی خایەن حقەتیش دووبارە دەستخۆشیم بۆ قوتابیەکان هەیە کە ئێمەمانان بووین لەگەڵ هەموو ئاستەنگانی کە هاتە ڕێمان وکو شارتبێک پەتای کۆڕۆنا بوو خەڵکی وا من هەبوو لە بازیانەوە ها و خەڵکی وا من هەبوو لە پیرمەگرونەوە ها و خوشتانەزان جەوی کوردستان بە زستان ساردا بە هاوین گەرمە هەر ئەهاتن ینی بە حەقەت توانیان سەبر و مسابەرەیەکی باشیان هەبێ بۆی کە بگەینە ئەم ڕۆژە پرشنگدارە کە بە حەقەت جگای تەقدیر و فەخر. مامۆستا کاتێک کە ناوەندێکی زانستی یان ئەکادیمی جا زانستەکە بە تایبەت ئاینی بە یار شتێکی تر بێ ئەگەر بێت و مامۆستاکانی یا خودداوانی وانە دەڵێنەوە کە هەڵگری بڕوانامێ زۆر باڵا بن و کەسایەتی دیار و کاریگەر بن ڕاستەوخۆمە وەکو ناوەندێکی زانستیدان پێدانرا و باوەڕپێکرا و مامەڵی لەگەڵ دەکرێت. ئەگەر سەیری ئەو مامۆستایانە بکەین لەو ناوەند و مەدرسانە وانەڵێنەوە هەمووی هەڵگری بڕوانامەی باڵان هەموو مامۆستای ئاینی زۆر گەور و دیاری کوردستانن. ئەمە تا چەندێک توانین بڵین هۆکارێکە بۆ سەرکەوتنی پرۆژەکان و کاریگەریبوونی کۆمەڵێک مامۆستای گەورە وەروە لە ئاستی بڕوانامەی با بڵین مۆدێرن کە ئێستا پێ دەگوترێت دکتۆرا لە زانستە شەرعیەکان زۆربەی مامۆستایانە من بینیم هەموو تایتڵەکەیان دکتۆرایان لە زانستی شەرعیا هەیە. ئەمە پرۆفیسۆری بەنازناوی زانستی پرۆفیسۆر کاتە ئەمە توانین بڵین شەرعیەتێکی علمی ڕۆژیشی هەیە لە پاڵ زانستی ئاینی و شەرعیەکانە کە ئێوە زانستانەتان خوێندووە. واللهی جاوە طبعا وابەستەیە بە ئیدارە و سڵتە و حکوومەتەوە بۆی جەناب بە داوای لێبردنەوە بەڕاستی پێشم ناخۆشەکەم قسەیەکە بوو هەرچەند ئێستاوە هەستەکەم ئەو قاف خەریکە بڵین دێتە سەر ئەو ڕیتبە چکە ئەمانە هەمووی حتمەن جاران خوێندن کوچی بوو هەروانە بوو خوێندن هەر ئەوە بوو کە لە حجرەکانە خوێندرا خوێندنی حجرەکان جێگای هەمووی گرتبەوە ینی مامۆسایە کە دەرەچوو پێویستەکە زۆر شتێ بووە جا ئەو مامۆسایانە ژیانی تۆ بڕۆ ژیاننامەی ئەو پیاوە کەڵە پیاوانەی کە ئێستا بە حەقەت شانازی کوردن هەمویان بە ماندوێتی چوون بۆ لای مامۆستایەک لە ئێران بێ لە توران بێ لە فڵانە شوێن بێ ینی نمونەی وامان لای هەر بڕۆن ژیاننامەکەی دکتۆر مستەفا زەڵمی بخێنەوە کە بەناوی گەشتی ژیانم ئەو ساکازانی ئەم پیاوانە چەند ماندوو بوون بە حەقەت ئێمەی کە ئێستا لەم وڵاتیان مەفروزە مامۆسا خۆی دێ بۆ لای ئێمە لەوەرە بخوێنن تاکید بەیانی مامۆسانە هەر هەمووی تەحسیلی بەرزی شەهاداتیان کردووە و ئەم خوێندنەشیان خوێنووە جا لای باوشیان بێ یا لای مامۆسا ئازیزەکان بێ تەحسیلەکەیان تاو کردو ئێمە کە لە ئەوانی وەرەگرین مەفروز بوو ئەمەش بە حەقەت ئاستێکی بەرزێوێ هەمومان بۆ معلوماتە ئێستا من خۆم بەکالی ڕوسم هەیە شەریعەم تەواو کردووە بەس ئەم شەهادەیە کە شەهادەی فەقیهەتی و مەلایەتیە ئەمە ئیزافەتەن بۆ ئەو بابەتی کایم ئەبێ ئەوقاف یاخود وەزارەتی ئەوقاف ئیعتیمادی تەواوی لەسەر ئەمە هەبێت چکە بە پێوتری 12 عیلمەکە تەواوکردنی مامۆستا تۆزێ ڕاشکاو بین ئەو مامۆستا ئاینیانەی با بڵێن بە فۆرمی فەقەی جاران زانستی 12 زانستە شەرعیەکە خوێنن لای مامۆستایانی ئاینی هەستەکەی گەندەڵیەک لە خوێندنەکانیان نییە خۆیان ئیهمالیان نەکردووە ناوەڕۆکێکی زۆر جوان و بەرز و پێویان ینی ئەمە قبوڵی ناکات مامۆستاکە قبوڵی ناکات ئێستا من طبعا ئەمە دووەم دەورەیە کە مەکتەبی زانایان ئەیکاتەوە دووبارە دەستخۆشیم بۆیان هەیە هەمووی امتحانمان کردووە لە هەموو عیلمەکانە ئیتر من تەحسیلی دیراسم ئەوەیە کە بۆ نمونە ئەتوانم ئیمام بم خەتیب بم مدەڕیز بم ئیوامان هەیە توانە بەس ئیمان بێ ئیوامان هەیە بتوانە بەس خەتیب بێ بۆ چکە ناکری ئێمە لە مامۆستایەتیە یاخود لە مەلایەتیە یاخود لەم شەهادەیە هەر هەموو یەکو یەک نەوع سەیر کرێوەکو چۆن ئێستا لە قوتابخانەیە کە بەڕاستی مع الأسف کە تربیە و تعلیم هەبوو ئێستا هەر هیچیان لەناو ئەم بابەتیان نەماوە کە ئێستا ئەگەر بتوانێت ڕۆڵی مامۆستا و ڕۆڵی مزگەوت بکەرێتەوە زۆر بابەتەیە تەحسیل دەکرێت. مامۆستا بەڕاستیمێکتان ئەنجامدا بۆ پێدانی بڕوانامە بۆ بەشداربوانی کە لەگەڵ ئێوە بەشدار بوون باسێک لەو مەراسیمە بکەی کە چی لە خۆ دەگرتن ها پێدانی بڕوانان بوو یاخود ئەو چالاکیانە چی بوو کە لە خۆی دەگرت؟ والله منش طبعا ئەم مەراسیمە تەواو کوشارتم یەکەم مەراسیم نییە دووەم مەراسیمە حتما بە دواشیا دێت چەند بەشدار بوو تا ئێستا تەخەڕوجی کرا لە ئێوە والله ئەگەر داوای لە بردنەکەم ئەوەی ئەوەڵ جار تقریبا وەزام نزیکەی 20-25 کەس بوون ئەمەیان ئێمە 7 کەس بووین ئەوە بڵین ئەم دوو وەجبەیە لە خۆگرتنی ئەم بابەتانە
طبعا یەکەم هەر لە مزگەوتە بۆیە دەستخۆشیم بۆ مزگەوتی حاج جلالی پوشێنی هەیە بۆ جناوی مامۆستا کە ئیجازەیدا کە ئەو مەراسیمە لێوێ بکرێ طبعا مەراسیم بکە هەموو مامۆستایانی زانایانی قەدرگرانی بۆ کۆکرێتەوە کە هەمویان هاتبوون و کە دەستخۆشیم بۆ مامۆستان هەیە کە داوا کارەکەیان جێبەجێ کرد و تەشریفیان هێنا من خۆم بەش بە حاڵی خۆم مامۆستاکەم کە مامۆستا عەبدوڵای چوارت هەیە دازوزوو لە مەشهەدێکە باسێکە کە بە باوکم مەشوەرەتی پێکردووە ئەرێ یوسف بنێرمە کوێ بینەرە دراساتی ئیسلامی زۆر باش دەرەچێ زۆر خراپ دوای الحەمدا بینی بێت وەڵا زۆر باش دەرچەوە جا ئەم شەو تەلەفۆنی بۆ کردم پیرۆزبایی دەکردم تکاکە تۆ هەر تەلەبەی منی کورەوتم من شانازی بۆ واکەم کە تەلەبەی جەنابتم تەمەنەوە ئەو زانانە لە خۆگرێ ئەو خەڵکە قەدرگرانەی بڵێن عشایر هەمووی لە خۆیەگرێ هەمووی بە شەو خۆ دێن بەشداریەکەن ئەنجا تەمەن مەراسیمەکان هەر لەسەر ڕیتمی قەدیمە مەولایە سەلیلێکی تیاوترێ کۆمەڵێک شعر و کۆمەڵێک پەخشانی تیاوترێ ئەمانە هەر هەمووی بۆ جوانکردنی ئەم بابەتێ ئەنجا ئەو فەقیانەی کە دێن بە مەراسیمێکی جوان لێوێ دانیشن ئەنجا خۆ تەبەن ئەم جبە و عەمامەیە کوشارەتم پێکرد ئەکرێ ئێمە بە تەحسیلی دیراسە ژوەری گرین بەس ئەم ڕیتمە کە کوردەواری خۆمان و قەدیمیە ئەمە ڕیتمێکی جوانە ڕیتمێکی ئەوەیە کە تازەیکەینەوە ئەم بابەتان لە خۆگرێ هەم شەهادەکەیە هەم دەستخۆشیە هەم کۆکردنەوەی ئەو مامۆسا ئازیزانەیە هەم کۆکردنەوەی ئەو خەڵکە عەشایر و شێخ و پیرانی تەریقەتە کە دێن هەمووی بەشدارە من لەم مەراسیمەیە مامۆستا با لە کۆت و بەندە یاسایەکانی حکوومەت گەڕین لە ڕووی باوەڕپێکردن یان باوەڕپێنەکردنەوە بەڵام ئەو بەشداروانەی بۆ نمونە کۆمەڵێک مامۆستا بانگێشەکرێ بۆ مەراسیمێک کە کۆمەڵێک فەقێ دەچنە قۆناغی مامۆستایەتی و یاخود با بڵێن نازناوی مەلا وەردەگرن ئەگەر بێت و ئەمان باوەڕیان بە زانستی ئەو ناوەندە نەبێ باوەڕیان بە زانستی مامۆستاکان نەبێ بەشداری ناکەن و هاتنیشان یانی ئاعترافکردنە بە زانستی ئەو کەسەی کە بێتە مەلا وەروە مامۆستاکانیشی ئەمەش ئەتوانین بڵین وەکو دان پێدانانێکی شەرعی زانستی بەش بە حاڵی خۆمان بەش بە حاڵی خۆمان و کوشارەتم پێکرێسا من خۆم لە ئەوقافا ڕسمیاتم هەیە حیسبەتەن ڕسمیاتم هەیە وەکو ئیشارەتم بکرد تا ئێستا ئەوقاف ئەم بابەتانە کە هەیە وەکو جەنابەت لێگەڕێ بەڵام دڵنیابە ئەم مامۆستایانی کە بڵین دەرسیان بە ئێمە وتووە هەر هەمووی عیلمەکان جێگای ئەحتیبارە نەک جێگای ئەعتیبارە ئەسڵەن لەو مامۆستایانن لەو زانایانن کە هەر هەمیان ژمارەیەکەن جێگای ئەعتیبار خەڵک بە شانازیەوە حەزەکە لایەن بخوێنێ هەنی ئێمە کە مەکتەبی زانایان ئێمە ئەم دۆرەی بۆ کردوونەتەوە لەگەڵ ئەوەیە هەر مامۆستایەکیان ئەگریت خۆی فەقی خۆی هەیە تەلەبەی خۆی هەیە کە بە شەو ڕۆژ لە خزمەتیان و هاتوونەتە لایەن بۆیە شەهادەکەمان بە معنای کەلیمە ئەعتیباری هەیە و جێگای تەقدیرە لای هەموو کەسێکیش مامۆستا تەنها پیاوان لە خۆ دەکرێت خۆت ئافرەتانی لەو مەدرسەیە ئافرەتانیشمان هەیە الحەمدولیلا بەشی ئافرەتانیش هەیە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر هاتە لەم وەجبەیە کە ئێوە تەخەڕوجیان کرد نەبوو هۆکارەکە بۆ چی گەڕێتەوە مامۆستا وەڵڵاهی خۆی کێشەکە یەک شتە هەتا ئەم دقەیە تەحسیلی دراسی یاخود پێدانی ئیجازەی مەلایەتی ئەم ئیجازەی کە ئێستا ئێمە وەرمان گرتووە بەس پیاوانی گرتووەتەوە چکە پێشنوێژی وتاردان هەمووی بۆ ئەوەیە بەڵام خوشکانیشمان هەیە کە توانیویانە تەحسیلی دراسەکەی خۆیان تاوکەن هەرچەند لە پێشینیشە هەبووە ینی خۆ شێخ حەسەنی گڵەزەردە لەوێ قورئانێکی لێیە دایکی شێخ حەسەنی گڵەزەردە قورئانەکەی نووسیوەتەوە هەر بە دەسوخەتی خۆی ئەڵە کاتێک کە حەسەنم ڕاژەنووە قورئانەکەی نووسیوەتەوە بۆیە یعنی ئافرەتان ئێستا الحەمدولای احتیمامیان پێدرێ و تەحسیلی دراسەکەیان پێکرێ بەڵام ئەم ڕیتمەی کە ئێستا ئێمە وەریەگرین بەس پیاوانیان گرتووە لەبەرەوەی کە دوو شت کە ئێستا ئەکرێ یەکەم وتار خوێندنە دووەم مینبەرە خوشکان ئەمەیان پێ ناکرێ ئیجنا ئەوانی تریش تەخەڕوجەکەن و ئێساش تەلەبەیان هەیە و هەر هەمووشیان لە شوێنەکانی تر و جێگاکانی ترێ ینی خۆمەرزنی هەر مزگەوت لە شوێنی تر ئەتوان دەرس بڵێنەوە و ئیسفادیان لێک مامۆستا لە پاڵ بابەتی زانست و گرنگیدان بە بابەتی ئاینی ئۆمانە بابەتێکی تر دوورژان وەڵا بەڕاستی من پێم خۆشە زیاتر لە سامە بوەوەسی
دەیان کللتوری جوانی کوردەواری هەبوو فرامۆشمانکردن دەیان دەستەواژە و ناو و کەرەستە هەبوو گەرێسە بەجیلی نوێی پیشان بدەی هەر لە جلوبەرگ و با بڵێن دیکۆراتی ناوماڵەوە ڕەنگە هەر ناویان نەزانێ یەکێکیش لەو شتە جوانانەی لە کۆمەڵگای کوردەواری هەبوو ڕێوڕسمی تەخەڕۆجکردن یا خۆت ئەو ڕۆژ بوون بە مەلای فەقیەکانە کە ڕەنگە ئێستا لە کەسێکیش کە زۆر خولیای ئەو بابەتانە بێ بڵێ ئەری هەر بەڕاستی مەڕاستیمەکە چۆنە ئێستا مووی فێری تەخەڕۆژی زانکۆکان و چەپکەیە گوڵ و کۆمەڵە گۆڕانکاری کڵاوە خارجیەکە یعنی تۆزێک زیاتر ورد بینەوە لە بابەتی ڕۆژی مەڕاستیمەکە چۆنێتی مەڕاستیمەکە کە ئەمە وەکو یەکێک هەر هیچ ناباز لە بابەتی ئاینە باسی کللتورە کە یەکێک لەو کللتورە جوانانەی ناو کۆمەلگای کوردەواری لە ڕوانگەی ئاینی و دینیەوە کە هەیە ئەو نوع مەڕاستیمانەیە کە بمێننەوە چەند گرنگن وەڵاهی دەستان خۆش بێ دڵنیا بە مێژوو دڵنیا بە بابەتی گەلان بەوە ئەمێنەوە کە کللتوریان نەفەوتێنن یەکێک لەو بابەتانی کە من هەمووی باز ناکەم باز یەکێک لەو شتانەی کە لە کورتوری کوردەواریە مەقام و پێگەی هەبوو مزگەوت بووە مزگەوت و دەرچوونی فەقێ بۆ لەناو مزگەوتە کە بەڕاستی پێگەکەی ڕۆڵەکەی بجێڕێتەوە مزگەوت ئەتوانین بڵێن یەکێک لە مەڕاستیمەکان یەکێک لە بابەتەکانی کە باسیایە باسەکرا مەسەلەی دەرچوون و تەخەڕوجی ئەم پۆلە فەقییانە بوون کەیتر بە حەقەت ینی دوای ئەوە ئەم کەسایەتیە ئەگۆڕا بوو بە شخصێتێک کە لەناو کۆمەلگایە درۆڵی هەبوو دەوری هەبوو ئەیتوانی قسەی هەبێ خۆجاران بابە نەمە حاکیم هەبوو نەچی هەبوو ئەو مەلایە لەو مزگەوتەیە کە مزگەوتێکی دارینی قوڕین بوو ڕئیسی وڵات بوو ڕئیسی پەرلەمان بوو حکومت بوو هەموو شتێ بوو حتا دکتۆریش بوو حتا مزگەوت دکتۆریش بوو بۆ خەڵک حتا مزگەوت هەموو ئەم بابەتانی لەخۆ گرت یعنی تۆ خۆ حتا مزگەوت وایە کرد کە نان خواردنی جێژنیش هەمیا هاتنە ناو مزگەوتەوە ینی سەخ کتێبی چێشتی مجەور کە هەژار نووسیوێتی چێشتی مجەور ئەو خواردنە بۆ کە لە دوای جێژن کە خەڵک نانەکەی خوارد کۆیانە کردوانێ و ئەبوو بە چێشتی مجەور ینی مزگەوت ئەو حاڵەتی هەیە ئێستا من ناڵم بەم ڕیتمە قەدیمە بەڵام بە ڕیتمە تازەکە پێویستەکان مزگەوت ڕۆڵی خۆی ببێنێتەوە بێتەوە سەر ساحەی ژیان مامۆساکانمان بادانە نیشن من بەش بە حاڵی خۆم لە مزگەوتەکە خۆم ئێستا من دەورەیەکی سەیفیم کردوێتەوە دەورەیەکی هاوینی کە بە سوپاسەوە ئەڵێم ئێستا ئەوقاف وەکو پێوتی احتیمالەکات ڕیتم و شێوازی خۆی گوڵی ئیجازەی پێداوین هەر مامۆسایەک ناوی خۆی نووسی بێ مزگەوتەکە نووسی بێ ئیجازەی پێداوین بڕۆم دەورە بکەنەوە 2 مانگ 3 مانگ تۆ دەورە ئەکەیتەوە ئەو مناڵنە بێن مزگەوت محەبەتی مزگەوتیان بە دروست دەبێت سەر لە نێو ڕۆڵی مزگەوت دەگەڕێتەوە بۆ خەڵکی ئەم بابەتانە لێەوە ئەتوانین سەرچاو بگرێن من ئەتوانم لەم جانیبەوە مامۆسایەکی قوتابخانە ئەتوان لە جانیبی و کولتور کابراایکی عەشایر ئەتوانین لە شوێنێک ترۆ کولتورەکەمان بۆ بگەڕێتەوە با هەمومان بێت تاوکەر یەکتر بین بە ڕیتمەکەی تر بە شێوازەکەی تر کە بتوانرێ ڕۆڵی مزگەوت کوشارتم بێکە من ئێستا دەورەیەکم کردوەوە دەورەکە بەس قورئان و ئاداب نییە ئینگلیزیش و عەربیش و ئەلفوبێی کوردیشان بە قوتابەکان نەڵێمەوە هەموو بوارەکان بۆ چکا بە حەقەت منەمەوێت ئەو مناڵە کە دەرەچێت با لە ماڵەوە بە ئەدەب بێ لە مزگەوت بە ئەدەب بێ لە کۆڵان بە ئەدەب بێ لە مەکتەبی سەرکەوتوو بێ ئەبێ ئاوا بتوانین ئێمە مناڵەکان پێ بگەینەوە بێهینەوە سەر ساحەی ژیان ئەنجا ڕۆڵی بینێ من مامۆسایەکەم سەردانی خەڵک نەکەبوو لە خەڵک نەپرسمەوە نەچم بۆ لای خەڵکو لە کێشەی خەڵکان نەبوو لە خۆشی خەڵک و ناخۆشی خەڵکیانە بم ئێتە خۆ من چۆن تام ڕۆڵی خۆم جەرمەوە مامۆستا دوای پێدانی بڕوانامە بە بەشداربووەکان چ ڕۆڵێکیان دەبێت ڕەنگە بەڕێزێک خۆی مەلا بێ بتوانێت لە مینبەرەکەی خۆیەوە بەردەوام بێ بەڵام ڕەنگە کەسانێکمان هەبن کە خۆیان پێشتر شادی مەلایەتیان نەبوو بێ ئەم شەهادەیەکی سوودێک بە بەشداربووەکان دەدات کە بتوانن ئەم زانستە بڵێنەوە دووبارە سوودی لێ ببینن بۆ کۆمەلگا دەست خۆش بێ مەفروزە هەموو عیلمێک ئێمە ئوسوەتەن بە مامۆساکانمان جێ هەڵگرەوەی مامۆساکانمان کە دەستیان بێمە و تۆ پێویستەکانمە هەمومان فەقێمان هەبێ ئەگەر مناڵەکانی خۆشمان بێ چکە عیلم ئەگەر نەدرێتەوە سوودی نییە و عیلمیش تەبیعەتێکی وایە پێویستەکە لێی بەخشی هەرچەند هەموو شتێک کە لێ بدەخشی دڵنیا بە زیادەکە بەس لێت نەبەخشی وردەوە دەکەمەکە عیلم تەبیعەتی وایە عیلم پێویستەکە تۆ داژ نەنیشیت خۆ هەموو تەحسیلی شەهاداتێک هەچی تەحسیلی شەهادات هەیە بە دکتۆرا و پرۆفیسۆریشەوە فێری ئەوە دەکات کە بتوانانی بخوێنیتەوە فێ ئەو خاتە سەر ئەو ڕاستە ڕێگایی کە بتوانیت
ئەو بابەتانی خۆت زیاد کە ئیجینا خۆ معنای نێ شتێکە پێ بەخشێت یاخود عیلمەکەت بۆ زیادکە نه بەڵام بەرپرسیارەتی ئەو کەسی بەشدار بووە قورسترا ئەمە خاڵێک تر ئەوەی جەناب دەفەرموویت بە تاکید وایە من کە بۆ ئەمامەیەکم لە بەرابوو ئیتر بەخوا بێت چاوم بپارێزم ئەبێ زمانم بپارێزم ئەبێ گوێم بپارێزم ئەبێ هەنگاوەکانم بپارێزم ئیمام محمەد ڕەحمەتی خوای لێ بێ کە ئیمامی ئەهلی سوننەیە جارێک ئاوە سەرسمێکی داوە نەوەڵام مناڵێک لە بەردەمی خەریوە بکەوێ وتێتی کوڕە وریابە نەکەویت وتوی ئیمام تۆ وریابە نەکەویت چکات تۆ کەوتی ئومەتی ئەکەوێ من بکەوم ئاساییە مامۆسایە کە هەڵەیەکە لە مینبەرە مامۆسایە کە هەڵەیەکە لە شوێنێکە مامۆسایە کە لەواچێت بە شێوازێک مامەڵە بکات بەڕاستی لە هەموو کەس لە کەدارە بێ بۆیە ئەبێ حسابی خۆی بکات کە تۆ شتێکی ترت دووەرگرتووە ئاستێکی ترت بەخۆ بینیوە پێویستەکە ئەو ئاسە حسابی بۆ بکرێت زۆر باشە مامۆستاگیان وێڕایی دووبارە پیرۆزبایی لێ بەڕێستان و هاوڕێیان و مامۆستایانی تری هاوخولت وەروا دەستخۆشیش بۆ مەدرسەی ناوەندی زانایانی کۆمەڵی دادگەری ئەگەر پەیامێکت هەبێ بۆ ئەوانەی ئەیانەوێت بەم ڕێگایە بێن یاخود ڕەنگە دەرچووی ناوەندە ئەکادیمی زانستیەکان بن بیانەوێ بەشدار بن لەم جۆرە لە خولانە بێ چی بکەن و چەندێک ئاسوودە و خۆشحاڵی کە ئەو ڕێگایەت گڕیوە و وەروە مێزەرەیەکی سپی و شوێن کەوتەی با بڵین جێگرەوەی پێغەمبەرانن کە سڵاوی خوای لەسەر بێ کە پەیامێکی پیرۆزی ڕاستی خواپەرستی ئەگەێنن. وەڵام دووبارە دەستخۆشیم بۆتان هەیە خوای گەورە ئێوە سەرکەوت و سەرفراز کات بە هەموو لایەکمانەوە تەکمیلی ئەم بابەتانە ئاکرێ دڵنیا بە من لە جانبێکەوە ئەوش لە جانبێکەوە من داوام وایە هەمومان بە بگەڕێنەوە سەر ڕیتمی علم كن عالما أو متعلما ولا تكن ثالثهما إنسان بيا عالم بيا متعلم بيا ياخذ فيرخواز بيا يا زانا بيا كزاناش بحقد حتى أو دقيق أطلب العلم من المهدي إلى اللحد حتى أو دقيق كتو أمريد بيا أبي علم ورقي بويا من دوام لو خلقها هي كبابي نسلم رتمة ومكتبي بالإنزاناني كومالي دادگەری ئەو مەجالیاوەتەوە ئەو دەرفەتەیاوەتەوە کوشارەتم پێکەسا لە هەندێک مزگەوتەکان فەقێمان هەیە و ئەم دەوراتانی کە ئێمە ئیسفادەمان کرد دیسانەوە ئەکرێتەوە دەورەیە بەردەوامە بە حەقەت بۆ معلوماتتان بۆ مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەریشمان هەیە توان ئەم لەو ڕێگایەوە هەم خوشکان هەم برایان ئەم زانستە شەرعیانە تەواوکەن. زۆر سپاس بۆ مامۆستای سێف حوسێن دووبارە پیرۆزبایی خۆمان ئاراستی بەڕێز و هەموو بەشداربووەکانی ترەکەین هیوادارین جدستان دیار بێ داهاتوو پێشترکەکان سپاس بۆ بەڕێستان سەربەز و سەلامەتان بەڵێ نا هەرچین لای ناوبڕێک دواتر لەگەڵتان بەردەوام تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە
ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریشەیە لاکێت فیلمی تۆڵی با سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵە خۆشەویستان نۆزم ئێستش ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە ئامادەکردنی مەحشی گۆشتە بەڵێوەزم ئێستا پامنێرمان ئامادەیە بەڵێ چینە لای هاوکارمان چیان نووری لە شاری کەرکووک چیا سڵاوت لێبێ بارەدۆخی شاری کەرکووک چۆنە زانیارەکان چۆنن لایەمە خۆڵبارینێکی چڕە لای کرد لە کەرکووک چیە گوزارێ و هەروەها بەگشتی بارەدۆخی زانیارەکانی ڕۆژ لە کەرکووک چین سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام زۆر سوپاس دیارە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ڕابطەی مۆلیدە ئەهلیەکان لەگەڵ ساحەبی مۆلیدە ئەهلیەکان هۆشداریان داوە لە مانگی تەمووز ئەگەر بەو جۆرە بێ کە حکوومەتی عێراقی ڕێژەیەکی کەم لە گازیان بۆ دابین بکاوە لە مانگی تەمووز یان ناتوانن کارەبای مۆلیدە بۆ ماڵان دابین بکەن یاخود بە گرانتر لەسەر هاوڵاتیان دەکەوێت بۆیە لە دوێنێەوە هۆشداریان داوە کە لە سەرەتای مانگی تەمووزەوە ئەوان بەو جۆرە کار دەکەن کە بەشە گازیان بۆ دابین دەکرێەوە حکوومەتی عێراقی بەشە گازیان بۆ دابین دەکات بەو جۆرە کار دەکەن و ئەمان ناتوانن یعنی لە دەرەوە لە بازاری ڕەش گاز بکڕن لەبەرەوەی ئەگەر ئەوەش بکڕن لە دەرەوە ئەو کاتە گرانتر لە سەریان دەکەوێت لەبەرەوەی ئێستا نرخی گاز لە بازاڕەکان گران بووە بۆیە لە دوێنێەوە ئەم هۆشداریە دراوە بە حکوومەتی خۆجیی کەرکووک بە حکوومەتی عێراقیش کە داوا دەکەن لە بەڕێوەبەراتی بەرهەمەنەوتیەکانی کەرکووک گازیان بۆ دابین بکاوە بەو بەڵێنەی کە لە نێوان ئەوان و لە نێوان ئیدارەی کەرکووکدا هەیە بە دابینکردنی گاز ئەمە لەلایەکی دیکە تایبەت بە نەخۆشی کۆلێرا لە دوێنێەوە 4 حاڵەتی گومان لێکراو لە شاری کەرکووک هەیە تاکو ئێستا فەحسەکانیان چووەتە بەغداد و چاوەڕێی ئەنجامی ئەو پشکنیانانە دەکرێت کە ئایا ئەو 4 کەسە کە گومانیان دەکرێت تووشی کۆلێرا بوو بێتن هەڵگری نەخۆشیەکەن یا هەڵگری پەتاکەن یاخود نەخۆشی دیکەی وەرزیە بۆیە ئێستا فەرمانگەی تەندروستی کەرکووک چاوەڕێ ئەوەیەتی کە جارێکی دیکە ئەو پشکنینانە ئەنجامەکەی لە بەغداد بگەڕێتەوە بەوەی کە ئەنجامەکە چی دەبێ و کاتە ڕێکاری تەندروستی بۆیان بگیرێتە بەر لە دوێنێەوە حکوومەتی عێراقی هۆشدارێکی دیکەی داوە مامۆستا شوان بە هاوڵاتیانی عێراق بەوەی کە ڕێژەی کۆرۆناوە ڕێژەکان بەرز بووەتەوە لە عێراق لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق ڕێژەکە جارێکی در بەرز بووەتەوە بۆیە وەزارەتی تەندروستی عێراق جارێکی دیکە هۆشداری دەدا بە هاوڵاتیان کە ئاگایان لە خۆیان بێوە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن ئەمە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کەشوهەوە وەکو جەنابەت پرسیارت کرد ئەمڕۆ
پلەکانی گەرما بە ئاسێکی باش لە کەرکک دابەزیوە کە 36 پلەیە و ئەمڕۆ پارێزگای کەرکک بەهۆی ئەو ڕێژە کەمە لە خۆڵبارین فێنکە و ڕێژەی ینی پلەکانی گەرما دابەزیوە بەوەی کە تا ڕۆژی هەینی و تا ڕۆژی شەمەی داهاتوش پلەکانی گەرما لە نێوان 39 بۆ 41 بۆ 42 جێگیر دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئێستاش هاوار محەممەدمان لەگەڵایە ئەوش بە هەمان شێوە زانیاریەکانی کەلارمان بۆ دەگواتێتەوە پێکەوە بینەری زانیاریەکانی ئەو دەبیم زین ڕۆژی کەش و هەوا لەوێت چۆنە و زانیاریەکان لای ئەو چین پێکەوە دەچینە لای هاوار سڵاوە لەبێت و نوێترین زانیاریەکان لای تۆچین. بەو دیمەنانەی من لەسەر شاشەیان بینم هەستەکەم هاوار گوێلێمان نەبێ. بەڵێ وەک دەبین لێستا کەشی خۆڵبارین زۆربی ناوچەکانی گرتوتەوە بۆ گومان دەکەم کە ئەوی کەلاریش بە هەمان شێو بێت و ئێستا حازرە هاوار سڵاوت لەبێت و نوێترین زانیاریەکان لای تۆچین. سڵاوی خۆی گەورە لە ئێوەش بێت لە بینەرانی کەناڵی ئاسمانیش بێت. دیارە ئەمەی گەرمیانەکان هەمیشە وتومانە گەرمیان گڕەکەت بۆ من شەماڵە، بەڵام بەڕاستی 50 پلە و 55 پلەی سەدیهی ئەوە نییە کە شەماڵ بێت، بەڵام ئێستا سەرباری گەرمیان کە خۆڵبارینشی هاتوۆتە سەر کە وای لێ هاتووە گەرمیان خەریکە بە خۆڵبارینەکەی دەناسرێتەوە. بەرحاڵ لەچمە لای زانیاریەکان دیارە لە کاتەکانی دوێنێ عەسرەوە بە دیاریکراوی لە دوای کاتژمێر 3 پاشنیوە ڕۆوە خۆڵبارین گەیشتووەتە ناوچەکانی باشووری کەرکووک و هەروەها باشووری گەرمیان و با بڵێن دووسخورمات و باشووری قەزای کەلاریش. دیارە ئەم خۆڵبارینە سەرچاوەکەی چالاکی بای خۆر ئاوایە لە سنووری نێوان عێراق و سووریا و ئوردون کە دەکەوێتە بازنەی نێوان شاری موسڵ و دێرەزور و حەسەکە و ڕقەی سووریا کە زۆرینەی خۆڵبارینەکانی ئەمساڵ بەهۆی بیابانەکانی وڵاتی عێراق و وڵاتانی دراوسەیە بوو کە بەهۆی لێکەوتەکانی جەنگ و ئەهۆی دەرکەوتنی نیشانەکانی بە بیابان بوون لە نێوان با بڵێن سنووری عێراق و سووریا عێراق و ئوردون یاخود عێراق و ئێران بەشێکی زۆری خۆڵبارینەکان سەرچاوەکەیان ئەوەیە و هەروەها ناوچەکانی باکووری گەرمیان کاریگەری ئەم شەپۆلە خۆڵبارینی لەسەر کەمترە بەهۆی ئەوەی کە خۆڵبارینەکە زۆر چڕ نییە، بەڵام ناوچەکانی ناوەڕاست و باشووری گەرمیان سووک و تا ڕادەیەک مامناوەند دەبێت بەهۆی ئەوەی کە با بڵێن ئەم خۆڵبارینە لە وەرزی هاوینە وەنزیک بوونێتەوە لە وەرزی هاوین بۆیە کاریگەری ئەم شەپۆلە خۆڵبارینە کەمترە بێت بەراورد بەوانی پێشوو و کاریگەری ئەم شەپۆلە خۆڵبارینە تا ڕۆژی پێنجشەممە بەردەوام دەبێت و ئاسمان ناڕوونێکی پێوە دیارە چەندێستا لە دیمەنەکاندا ڕەنگە دیار بێت ناڕوونیەک لە کەش و هەوایەدا هەیە واتە خۆڵبارین بەردەوامە، بەڵام بە شێوەیەکی چڕ نییە وەکو ئەوانی پێشووە هۆی ئەوەی کە وەک ئاماژەم پێنزیکین لە وەرزی هاوینەوە پەستان لەسەر ناوچە شاخاویەکان بەرزە بۆیە شەپۆلە خۆڵبارینەکان کاریگەریان کەمترە و چڕیەکانیان کەمترە وەجی ئاماژەی ئەمە یانزەیەمین شەپۆلی خۆڵبارینە کە ئەمساڵ لە گەرمیان با بڵێن باریوەوە ڕووی لە گەرمیان کردووە کە ئەم زۆری ئەم شەپۆلە خۆڵبارینانە مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان و بۆ سەر سێکتەری کوشت و کاڵ و زیانە تەندروستیەکانی زۆرە و ئەمەوێ ئاماژە بۆ بکەم بەهۆی ئەوەی کە نزیکبوونەوەی تۆپەڵە هەوایەکی فێنکی با بڵێن دەریای ناوەڕاست بەپێی پێشبینیە کەشناسیەکان و پێی کەشناسان پلەکانی گەرمیان نزیکەی 8 دەرەجەیەکدا دەبەزن هەرچەندە لە 2 بۆ 3 ڕۆژی ڕابردوودا پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆیەوە کە بە شێوەیەک بەڕادەیەکە لە قەزای خانەقین با بڵێن لە قەزای خانەقین پلەکانی گەرما 51 پلەی سەدی تێپەڕاندووە لە قەزای کەلاریش بە هەمان شێوە پلەکانی گەرما بە شێوەیەکی زۆر بەرز ببووەوە بۆی کەوەی ڕێژەیەکی شەیەکی زۆر لە هەوادا هەبوو بۆیە گەرمایەکی بێتاقەت و تاقەت بڕوکێنەر با بڵێن لە گەرمیان بوونی هەبوو ئەوەی کە جێی ئاماژەیە کە بەپی با بڵێن شارەزایانی بواری خواردن و ڕووەک و با بڵێن تەندروستی خۆراکە با بڵێن ئامۆژگاری و ڕێنمایی هاوڵاتیان دەکرێت کە لە کاتی خۆڵباریندا با بڵێن چەند ڕێنمایی بگرنە بەر بۆ کەمکردنەوەی کاریگەری خۆڵبارین لەسەر تەندروستیان بۆ ئەوەی کە ئاوێکی زۆر بخورێتەوە کە دەموچاو ڕۆژانە بشۆرێت چەند جارێک زیاتر لە 4 جار 5 جار بشۆدرێت بۆەوەی کە کاریگەری و خۆڵبارینە لەسەر با بڵێن کونیلەکانی لود نەمێنێتەوە و کاریگەری کەمتر بێتەوە هەروە ئەو خواردانە بخورێت کە مادەی دژەوەکسانی تایە ئەمە بەشێک بوو لە با بڵێن زانیاریەکانی ڕۆژ لە دەڤەری گەرمیان دەگەڕێمەوە لای ئێوە.
بڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار محەممەد لە گەرمیان و لە کەلارەوە لەگەڵمان بوون بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوەی عزیز. بەڵێزان لە بەشی سێەمی پرۆگرامەکەمان دەچینە پارێزگای دهۆک لای زۆر بەڕێز پارێزەر کاک نەوزاد دۆسکی لەگەڵمانە بێت لە بابەتی ئەوەی هاوڵاتیان یان هاوڵاتی چۆن بتوانێت داوای مافە یاساییەکانی خۆی بکات لە گەریبوونی گرفتێکی یاسایی یاخود مافێکی لە ڕێگەی یاساوە چۆن بتوانێت داوای مافەکەی خۆی بکات. بەڕێز پارێزەر نەوزاد دۆسکی لە دهۆکەوە لەگەڵمانە. سڵاوت لەبێ و ئەم کاتت باش ڕێز کاک نەوزاد لەگەڵ لەوە دەست پێ بکەین. منێکی هاوڵاتی لە گەریبوونی مافێکم یاخود کارێکی یاسایی چۆن ڕێگایەکان بگرێمە بەر بۆ داواکردنی مافە یاساییەکانم یان سادەترینە و ڕێگەیانەی هاوڵاتیەک دەتوانێت بیگرێتە بەر بۆ داواکردنی مافەکانی. بله دەستپێکی ڕێز و سڵاو بۆ بینەرێن کەناڵی پەیام. بله وەکیە دیار کو پەیدابووینە هەر گرفتێکی دەف کەسێکی تاکە مەرجەعی سەرەکی دادگەهە و پەنای بەتە دادگەهێ بوو بدەست بە ئیمخۆم و یاسای چەند یاساندا چەند ماداندا ڕێک خستیە کە چاوا تاک دێ بەرامبەر دادگەهێ بەخوازش دەست بە ئینانا مافین خوا کەتن. جوانا جی ئەگەر هاتو ئەم جوداهیە بکەین ناوبەرە دوو یاسایاندا یاسایە بنەماین دادگەهکردنا سزایی ئەو گرێدای پوان تاوانا و دەمێ سەر مرۆڤی بێنە ئەنجامدان کادێ چاوا شەی سکالای تۆمارکەی سکالا سزایی دبێژنێ. یادی ترێ یاسا بنەماین دادگەهکردنên medenî ne anku qanûn mirafeat medeniye divê yasayê da ev girêdayî mafên miroviyên medenî ne wekî deyndarî û milkî û her wisa berdan û ev kêşên girêdayî barê şaristanî û kesatî ve her kesekî mafê hey demê کێشێک بۆ درست بیتن ئەوجا چه سزایی بیتن چه مەدەنی بیتن سکاڵایەکی تۆمار بکەتن بڕێکا عریزەکیان بێن عریزەت داوا و ئەو تشتێوی دەبێتن ئەو زیاناگە هەشتیە پشێوەکی یاسایی دێتێدا بۆ دادگەهی دیار کەتن و پێشکەشی دادوەری کەتن و دادگە و دادوەر دێ ژڤانێکی بۆ دانن بۆ دادگەهکردنێ و دێ ئەف لایەنێ دیترێ بۆ ئێتە ئاگەهدارکردن لەسەر وێ کەیسێ و پشتی تێتە ئاگەهدارکردن ئەو کەس دێ بەلگەیەن خۆ پێشکەشی دادگەهی کەتن و دادگەه دێ vê keysê wergirît heta ku biryara domahiyê li ser bidedin. زۆر باشە تەمەێکی دیاریکراو هەیە بۆ ئەوی کە من سکاڵایەک تۆمار بکەم و ئاچ سکاڵایەک مافەکانی من ئەداتەوە ئەگەر بۆ نمونە چۆن بسەلمێنرێ لای دادوەر یاخود لای پارێزەر کە من بنمونە مافێکم خوڕا و ئەوەیە لە ڕێگەی یاسایی و مافەکەم بەدەست بێنمەوە. بله یاسا سلماندن یا قانون الاثبات یا هی کو اوی ریکن سلماندن دیار کرینه که چواشی اف داخوازی او داخوازیاتش دادگاه هی چوا سلمینی او جی کمکا ریکارانه کمکا بلگیانه حتی کو دادگاه بشیتن گهی تا قناعت که تمام کو اف کسه مافداره و اف کسه مفری هات یخارن جوانا جی دیدوان آنکو شاهد هر وسا بلگه نویسی هبن و هر وسا گهدان و کسا اوین هر دو که اوین بیشن خصمه تیکن هر دجی تیکن سکالای دا اوان همیا دادگه ورد گریتن و دو ماهی که حتی دگهی تا قناعته که شنیکا بریاری دادن و هر وسا اگر هاتو لاینه که اوی سکالای هست بکر که ما فیوی هاتا خانوش لای دادگه و او بریار قابلی پیداچونوه تمیزی هیا چیتن دادگاه که بلندتر اوه بریاره تانه لی بدتن و خلطین وی دادگاه تیدا دیار بکتن دوباره او دادگاه ها شوی بلندتر دادگاه ها تمیزه و پیداچونه او ده بریار السر وی کیسی دتن کاگە نەوزاد بابەتێکی تر هەیە وەڵام پێم خۆش وەکو پارێزەرێک سەرنجی بەڕێزت بزانم زۆر جار مافێکی با بڵێن مادیمان پراوە ڕەنگە
بۆ بەدەستهێنانەوەی با بڵێن 200,000 دینار لە ڕێی یاسا وەری بگرینەوە دەبێت زیاتر لە 200,000 دینار سەرف بکەین لە ڕێگەی دادگا بۆ 200,000 وەرگینەوە بۆ چی ڕۆتینەتەکانی نێو دادگا ئەوەندە زۆر جار هەر لەبەر ئەمەشا دەستبەرداری مافە یاسایەکەمان دەبین بە شوێنیان ناچین دەڵێن چش لەوەش بابڕات کە دەبێت زۆر زیاتر لەوە سەرف بکەم بۆ بەدەستهێنانەوەی. بله کێشە ڕسومات و هاتنوچوونە دادگەهێدا نینە چونکی دەمێت تۆ سکالای کەسێکی کەی ئەم بێژین بۆ 200,000 دینارە ڕاستە دەستپێکی تو دێ ڕسوماتێکی دەی وەک ڕسمێ داوایە و هەروسا ئەگەر تا پارێزەر هەبیتن ئەو تو پارێکی بدایەوی پارێزەری هەتاکۆ بۆ تا سکالای برێڤە ببەتن لێل دەمێ بریار دەردکەویتن بریارە دادگەهێ سکالاین مەدەنیدا ئەو خەرجیên هاتینەکردن داوایەدا دکەونە سەر وی کەسی ئەvê سکالال دژیوی بریار دژیوی دەرکەت یان کو طرفê خسارەت دعوێدا ئەو پارەژی دکەونە سەر مەجموعê دەینێوی بۆ نمونە 200,000 بن مەبلەغê دەینی و تا 100,000 خەرج کردبن ئەو 100,000 jî dikevne layەnê stoyê wî kesî da ئەvê خسارەت بیت داوێدا زۆر باشە پشتی بریارە دادگەهەیە بر دەردکەویت و تێتە جێبەجێکردن ئەو پارە دەبووێتە زڤڕاندن لایەوی کەسی ئەوێ سکالال سەراتیە تۆمارکە یانی ترسمان نەبێت لە سەرفکردنی پارەگەر لەسەر حەق بووین لە بەرامبەرەکەمانی وەرەگرینەوە. بریار پێ دەردەچێت بەڵام ڕێکارێت جێبەجێکردنێ یاسا جێبەجێکردنەوە هەی یاسا قانون تەنفیزمەوە هەی کوت وێرێ دەمێ ئەف بریارە دادگەهێ دەردکەویتن و پلەیە و بڕوەرگریتن ئەوێ بریارێ دەبینە ڕێڤەبەریە جێبەجێکردنێ وێرێ دەوێ بریارێ جێبەجێکەن جێبەجێکردنە بریارێژی کۆمەکە ڕێکارە یا هەی کۆ بوەرگرتنە وی پارەی ئەگەر هاتو ئەو کەسێک دەیندار ئەvê مەدین تشتێک ناوی هەبیتن ملکێک ترۆمبیلێک تشتێک سەر ناوی هەبیتن یانجی ماڵێکی دیار هەبیتن لوی حالەتی ئەو کوژمە هەمی دێژی ئێتە وەرگرتن بێک و ببتە ئەوکو بێژم بتە قست ترسا خەلکین و کە گەلەش قستیە بتە قست و کوژمەکێ کێم هەندێک حالەتات بیتە کوژمێکێم ئەگەر هات و ئەوی کەسی چپ ناوی نەبیتن یعنی کەسێک بیتن چتش نەبیتن و پێچێ نەبیتن بدەتن لوی حالەتی بیتە قست لێ ئەف حالەتین دیترێ ئەگەر ملک و تشت هەبن و نەدەتن وی گاوێدەیەنە دەستە سەرکردن و ئەگەر نەدەت دێتە فروتن و کوژمێ وی قاری دێژێتە ڕاکردن ڕەنگە کێشەکان زۆر بن ناتوانین هەمووی باس بکەین بەڵام ئەگەر بۆن منە هاوڵاتیەک ویستی داوای مافێکی خۆی بکات بە گشتی ئەو سزایانە چین ئەگەر بۆن منە من داوای مافی خۆم کردەوە ئایا تەنها غرامەیە بندکردنە چ جۆرە سزایەک بۆ ئەو کەسە ئەگرێتەوە کە بۆن منە مافی منی پێشەر کردو یا خود مافی خواردو بله دوید جوازی بکنیم برای مافته مافک سزاییه آنکو تاوانکی سرتهاتی انجام دان یا انجی مافک مدنیه مافن مدنی وکی مگوتیه تا گردای به مسائل مالی و نه و زوی وزار و کشت خزانی و طلاق و تشت توسانه اگر هاتو تاوانی بیتن سزایی بیتن دیو جوری و توانه هر توانه که ماده که تایبت به هیا و سزای و توانه دیار کریه بو نمونه سزای کشتن حتی سداردان چیتن هر روزا اگر ها تو کیسا که مدنی بیتن سزای زندان کردن تدانی نه چون کیسا که مدنیه نه توانیه دوید جوازید نو برافان هر دو کادا بکن توانیه سزاییه یا جی مدنیه کاک نەوزاد بابەتێکی تر ممە ڕۆژانە زۆر گوێبیستی دەبین یان بینی ومانە بۆ نمونە دوو کەس بە شەڕدیان ڕەنگە یەکێکیان بێگونا هەبێت بەڵام لە کۆتایە لە کاتی شەڕەکەیە بەرگری لە خۆی کردووە یاخودەویش پێوە گلاوە ڕەنگە گەرچی زۆر ئەزیەتیشی بەرکەوت بێ کەمێک بەرامبەرەکەشی زامار کردێت کە دەچێت لە دادگا داوا تۆمار دەکات بە هەمان شێوە ئەو کەسەشی هاتۆ شەڕی بەفرۆشتەویش داوا تۆمار دەکات دەڵێ ئەمنیش بۆ نەزیانم بەرکەوتووە لەم کاتەیە کەیسەکان هێندە درێژە کێشە زۆر جار کەسەکان ماندوو دەبن لەوەی بە شوێن یافچن دەبینی کەسانێک چەندین جاریش
بڵێن کەرەستەی چەخۆ یاخود کەرەستەی تری بە بریندارکردنی خەڵکیان بەکارێناوە ئازاد دەبن یاخود تەبریە دەبن و دێنە دەرەوە. ئەمە ڕۆتیناتەکەیە لاوازی یاساییە یاخود ناهۆشیاری هاوڵاتیانە لە چۆنیەتی داواکردنی مافەکانیان. هەردوو ئەگەرن ینی بیتن ئەو کەسێ مافدار ئەوێ خاوەن ماف نازانی چۆن ماوەڵە لەگەڵ دادگا بکات ینی ئەو بەڵگێت هەین نەزانیتن بکار بینیتن یانجی نەشارەزایی هەبیتن بەرامبەر دادوەری ژبەر و دادوەر دەمێ کەیسێکی وەردگریتن مامەلێت گەل بەلگات کەتن دەلیلات کەتن ئەگەر هاتو دەلیل حتی او طرف اولانه ظلم کری بشتن بلگیان پیدا بکتن و خب بگناه در بخیتن و گاوه دادگاه نچاره بریاره بر جواندیوی دا بداتنش بر کوی بلگیت هنگ کو سلمینیتن با دادگاه بیتن کسی خدان ماف بیتن بس بلگیت پیت ویل بردستی نبن نشیتن با دادگاه سلمینیتن کوی حقه الویر مافیوی دیت اخوارن جبه یا گرینگ هوشیاری یاسایی یا روشنبیری یاسایی دف تاکی هبیتن دم معاملات گل دادگاه هیت کتن شارزایی و بسیارا کسان شارزا بکتن یا پارێزەری بگریتن دا کو بشتن او تشتی ویتن دادگاه دستخو ببینیتن چونکی اگر نشیتن دمافیوی ایت خارن نه ستوی دادگاه دا ستوی وی دا چونکی نشیه بود دادگاه بسل مینیدن دادگاه کسی که سزا ندادن اگر قناعت که تمام نبیتن سرهنده بلگه این گومان لیکری بیتن ساله که 2 ساله بچیت جور و بلگه این بگاوه او ظلمه که لانه برانبرتی تکرن دویتن بلگه این اکلاکر هبن بود دادگه و دادگه قناعت که 100% هبیتن که اوی کسی تاوان یا انجام دای حتی بشیتن بریاره بداتن بسزادانوی و بسزادان زیدان کرنی بیت یا بگرتنی بیتن ئەگەر هاتو ئەو کەسێک کە مافی کەسێکی تری خواردووە تەمەنی یاسایی تاو نەکردبێ با بڵێن لەژێر تەمەنی 18 ساڵیەوە بێت ئەو کاتە ئەو نەوجوانە سزا دەدرێت یاخود بە خێوکەری ئەو نەوجوانە پێویستەکە کە سزاکە وەربگرێ ئەو کەسی پێویستێتی حەقی خۆی بەدەستبێنێتەوە لە ڕێی خێزانەکەیەوە حەقی خۆی بەدەستبێنێت. بله اگر هاتو تاوان جلای وی کسی سنیله هم بجین نجونان درویجی هیچ تمن 11 سالیه بر پرسیارتی یاسایی یا سزایی تکویت اثر مروی و بر پرسیار بید برام بر یاسایی لی یاسایی که تایبت بسنیلا و یا هی که سرداری که تایبت دگل سنیلاتی تکرن دادگه هاوان یا جدای دادگه ها سنیلان یا تایبت کیست سنیلا و هر صاحب بنگه پلیسین سنیلا جی تایبت پلیسین سنیلا و هی سرداری دگل سنیلاتی تکرن ندگل کسان سروی 18 سال دا هر صاحب او با آنکو بابوی بیتن یا اف کردی بیجین سمیانی بی بیتن او جی برپرسیار بیتن سکالا که سرویجی تا تومار کرن که نشیایوه که پیتوی جاودیریاوی کسی بکردن حتی بردزدر کتی و تاوانک انجام داید یعنی برپرسیارتی یا تاوان سر وی سنیلای خودت تا سپاندن و هر روزا برپرسیارتی که کویت سر سمیانی وی کسی جی جلای آسای و که خمساری ها کرید پرورده کرنوی کسی دا و سکالال سرویجی تیتا تومار کرن و تیتا سزادان زۆر باشە کاک نەوزاد وەکو پارێزەرێک پێم خۆشە چه ڕێنمایەک یان چه ئامۆژگاریەکت بۆ هاوڵاتیان هەیە بێوەمێت نەبن یان دڵسار نەبن لەوەی ڕێگریە یاسایەکان بگرنە بەر زۆر جار دەبینین خەڵکی بەڕاستی تا بۆی بکرێن نایەوێت کارەکانی بکەوێتە یاسا دەڵێ سەمری سەرم دێشی ئەو حەقم هەر ناوێ زۆر جار پەنا دەبرێتە بەر جۆرێک لە ڕێککەوتن و ڕاستە لە هەنێک بابەت تا ڕێککەوتن کۆمەڵایەتەکان لە جێگەی خۆیەتی باشە بەڵام سەرێشەی بەدووادا دێت دووبارە کێشەکان هەر بەردەوامە بن و ڕەنگە کەسانی تریش ببنە قوربانی. بله شیرەت من بۆ هاوڵاتیان هەروسا تاگە کەسان
بلا متمانعی یعنی اگجاری نه بجن من متمانعی اگجاری به دادگهانی نه و پناه از بینم یعنی موافقت چند یه بچیک بیتن چند یکیم بیتن شرمش موافق نکه و داخواست بکه پریک نیاسایی چونکه اگر تو ریک نیاسایی بکار نینی بیتن بوده کشکادی درست بکتن کشین مثلا شر و افتشتجه چه ببن لی اگر تا دادگه برابر کار بکل سروی کیسه خمساریت دانه که نه دادگه خمساریت دا بکتن پریکا پارزر خو متابعه بکتن ویگاوی دادگه جی نچاره بریاره برجواندیات دا بدتن یعنی تو بلگه اون بود دادگه سلمینه شرمش مافی خود نکه پناه به دادگه از بارم موافقت دسته ویتن چون اگر تا دست برداری کمترین موافق کرد دست برداری موافق خوین مازن جیبی بەڵێ زۆر سپاس بۆ پارێزەر نۆزاد سعید لە دهۆکەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکانت خۆشحاڵین بە ئامادە بوون بەڵێ بینەرانی عزیز زۆر سپاس خۆشحاڵ بم زۆر سپاس بۆ دووارە بە کاک نەوزاد دۆسکی ئەگەر هاوکارانم نازانم ڤیتیمان هەیە یان هاوکارێکمان بە ئەزلایف لەگەڵمان بوو ئەگەر لەسەر بەڵێ ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە دروستکردنی مەحشیە بە گۆشت بە بەزی ڕیخۆڵە با بێکۆ بینەری ئەو ڤیدیۆ بینی بزانێریکە بزانین
Moroz do kaçımı. بینەرای خۆشەویست ئەمڕۆژ بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین لە ساخۆتن دروست بن سپاس بۆ هاوکارانمان و سپاس بۆ ئێوە کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە بوون هەر شاد و ئاسوودە بن خۆتان لەگەڵ خۆتان لەگەڵ